و خۆشەویستانی پەیامی ڕۆژ بۆ هیوایی کە ئەم ڕۆژتان پڕبێلا خۆشی و شادی و دوور من لە هەر دەرد و بەڵاو نەخۆشیەک. ئەمڕۆ لە خزمەتتانان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تری پەیامی ڕۆژ کە هەندێک بڕگە بابەتمان بۆ ئامادەکردوون. دیارە سبەینی نۆی محەڕەمە و ئێمە وەکو مسلمان هەندێک سنت لەم ڕۆژانەدا هەیە کە دێتە پێشمان پێویستە چۆن مامەڵەیان لەگەڵا بکەین بە تایبەتی نۆدەی محەڕەم کە دەکاتە ڕۆژانی تاسوعا و عاشورا و دیارە بەپێی ئاینی پیرۆزی ئیسلام و سنەتی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت پێویستە ئێمە وەکو سنەتێک بە ڕۆژوو بین. بۆیە قسە لەسەر گەورەی ئەم ڕۆژانە و ڕۆژوگرتن تیاندا دەکەین بە میوانێکی تایبەت کە لە هەولێرەوە دەمان بێت. تەوری دومی بەرنامەکەشمان قسەکردنە لەسەر چۆن لە زمانی جەستا تێبگەین. دیارەم ڕۆکە کاتێک بە تایبەتی دەبینین هەندێک لە سەرکردە سیاسیەکان کۆ دەبنەوە ئیدی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان شیکاریەکی جیاواز دەکرێت بۆ دانیشتەکانیان. بەڵام بابزانین ئایا زمانی جەستا بەڕاست چه پەیامێکمان پێدەدات؟ ئایا پەیامی واقعی ناوناخی ئەو کەسانە دەخاتە دەرەوە بۆمان یاخۆ چۆن دەبێت لە زمانی جەستا تێبگەین؟ تەوری کۆتایی بەرنامەکەشمان دیارە لە هەڵەبجە دوێنێ کتێبێک بڵاو بووەتەوە لەوەی کە لە هەڵەبجە چین بینیوە باس لە ئەو دۆکیۆمنتانە دەکات کە لە کارەساتی کیمیابەرانی هەڵەبجەدا ڕوویانداوە بۆیە خاوەنی یان نووسەری کتێبەکەمان لەگەڵا دەبێت کە چیرۆکەکانی نووسیوەتەوە و ئەمڕۆژ بەو سێ بڕگەیە لە خزمەتتانان بۆ پێشکەشکردنی پەیامی ڕۆژ. دەستپێکی پەیامی ڕۆژمان هەمیشە دەچینە لای پێشبینی کەشوهەوا بزانین کەشوهەوای ئەمڕۆی کوردستان چۆنە.
گەورەی تاسوعا و عاشورا و حکمەتەکانی ڕۆژوگرتن لەم ڕۆژانەدا لەسەرم بابەتە لە هەولێرەوە میوانێکمانەیە کەویش مامۆستا ئیبراهیم کەرکووکیە زانای ئاینی مامۆستا گیان زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە ئەگەر سەرەتا قسەیەک لەسەر ڕۆژانی تاسوعا و عاشورا بکەین چۆن موسڵمان سونەتە تیاندا بە ڕۆژوو بێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين وعلى آله وأصحابه ومن صار على نهجه وشريعته إلى يوم القيامة والدين. سپاس و ستایش بۆ پەروەردیگاری باڵادەست لە بەرنامەیەکی ئەوهایە لە تایبەت بە ڕۆژی تاسوعا و عاشوراوە. ئەمن پێم خۆشە ئەم ڕۆژە بەڕاستی ئەم بەرنامەیە ناوبندرێ بە لەژێر ناونیشانی سەرکەوتن و ڕزگاربوونی باوەڕداران و تیاچوونی ستەمکاران. لەبەر ئەوەی لە سەرەتاوە بەڕاستی زۆرێک لە ستەمکاران لە دەسەڵاتە ملهوڕەکان لە ئەوانەی کە بەڕاستی کە دوایی بە تەفسیل دێنە سەر ئەم بابەتە کە دەستیان هەبووە بەڕاستی لە شێواندنی ژیانی مرۆڤایەتیە و دەستێکی ڕەشیان هەبووە لە ژیانی ئینسانە. خوای پەروەردیگار لەم ڕۆژەیە لە ناوی بردوونە و کۆمەڵێکی زۆری لە پێغەمبەرانی خوا و لە پیاوچاکان لەم ڕۆژەیە سەرخستووە. بۆیە تاسوعا و عاشوڕا بە تایبەت دەی محەڕەم لە لای من هەلاک الظالمین و نەجات المؤمنین، یعنی تیاچوونی ستەمکاران و ڕزگاربوون و سەرکەوتنی باوەڕدارانی تێدا تۆمار کرا. بەڵام مامۆستا دیارە گرفتی ئینتەرنێتمان هەیە لەگەڵ میوانەکەمان لە هەولێرەوە کە مامۆستا ئیبراهیم کەرکووکیە باس لە تاسوعا و عاشورا دەکەین کە دیارە ڕۆژانی نوێم و دەیەمی محەڕەم کە سبەینێ و دوو سبێنەوەتە سبێنە ڕۆژی جومعا و دوو سبێ ڕۆژی شەممە دەکا و سونەتێکی یانی پیرۆزی ئیسلام و پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت محەممەدە کە دەتوانین موسڵمانان لەم ڕۆژەدا وەکو سونەتێک بە ڕۆژوو بن. دیارە پێشتر تەنها ڕۆژێکی بە ڕۆژوو بوو، بەڵام پێغەمبەری خوا دوردی خوای لەسەر بێت فەرموویەتی ئێمە هەردوو ڕۆژەکە بە ڕۆژوو دەگرین. دەچمەوە لای میوانەکەم لە هەولێر. مامۆستا ببوورە دووبارە سڵاو لەبێت ئەگەر بەردەوام بی لەسەر وەڵامدانەوەی پرسیارەکەمان. بەڵێ سەڵاوی خوای گەورە لە ئێوە بێ. بەڵێ ئەم ڕۆژە وەکو وتمان ئێمە ئێستاکانە لە هەشتەمین ڕۆژی مانگی یەک واتە مانگی محەڕەم داینا کە یەکێکە لە چوار مانگە پیرۆزەکە، ئەو چوار مانگەی کە قەدەغەکراوە جەنگ تێیدا کە پێیان وترێ ئەشهور الحرم ئین عیدەتە الشهور عند الله 12 شهرا. لەم 12 مانگەی کە خوای گەورە لە قورئانە ناوی هێناون منها 4 حرم، چواریان مانگە قەدەغەکراوەکانە کە مانگی ذیلقەعدە و ذیلحیجە و محەڕەم سێیان بە دوای یەکا و مانگی ڕەجەبیشمان هەیە لە پێش مانگێک لە پێش بڵێن مانگێک لە پێش هاتنی ڕەمەزاندا. ئەم چوار مانگە مانگی حەرامیان پێگوتراوە کە ئێمە ئێستاکانە لە ناو ئەم مانگە پیرۆزە داین. بەڵێ یەکێکە لەو ڕۆژۆ سونەتانەی کە ئێمە کۆمەڵێک ڕۆژووی سونەتمان هەیە وەکو ڕۆژانی دووشەم و پێنجشەم و ئەیام البیض و سێزدە و چواردە و پازدەی مانگەکان لە هەموو مانگێکە لە هەموو حەوتەیەکە دوو ڕۆژمان هەیە. لە ساڵێکە ڕۆژێکی زۆر گەورەمان هەیە کە ڕۆژی عەرەفەیە، یاخود ڕۆژێکی زۆر گەورەمان هەیە کە ڕۆژی عاشوڕایە دەی محەڕەمە. دەی محەڕەم پێغەمبەری ئەکرەم سەلات و سەلامی خوای لێبێ دەفەرمێ ئەفضل الصیام بعد رمضان شهر الله المحەڕەم. گەورەترین ڕۆژوو لە دوای مانگی ڕەمەزانەوە ڕۆژووی مانگی محەڕەمە، واتە هەر لە ئەوەلی هەتا ئاخیری ئەم مانگە هەمووی تێیدا ئینسان وەکو سونەت ڕۆژوو لە هەموو مانگێک گەورەترە لەم مانگە لە دوای مانگی ڕەمەزان. یعنی هیچ مانگێک بە ئەندازەی مانگی محەڕەم ڕۆژوو تێیدا گەورە نییە و بە تایبەتیش ڕۆژی دەیەم لەگەڵ ڕۆژی نوێیەمی شاکە پێغەمبەری خوا سەلات و سەلامی خوای لێبێ کاتێک کە دەچێتە شاری مەدینەوە جوولەکەکان لم روجيا بروجو دبن. ولما قدم رسول الله صلى الله عليه وسلم المدينة وجد اليهود صياما يوم عاشوراء فقال ما هذا اليوم الذي تصومون؟ قال هذا يوم عظيم أنجى الله فيه موسى وقومه وأغرق فرعون وقومه.
فصامه موسى شكرا فنحن نصومه پێغەمبەری خوا فەرمووی فنحن أحق وأولى بموسى منكم فصام رسول الله صلى الله عليه وسلم وأمر بصيامه. پێغەمبەری ئەکرام باسی ئەوە دەکەین کە لە شاری مەدینە بەڵام بەر لەوەی بچینە شاری مەدینە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە شاری مەککەشە ئەم ڕۆژە بە ڕۆژوو بووە، یعنی لە سەردەمی جاهیلیەتە واتە جاهیلیەتی قوڕەیش ئەم ڕۆژە ڕۆژێک بۆ بەرگی کەعبەیان تێدا گۆڕیوە لە دەی محەڕەمە هەر بەر لە هاتنی ئیسلامیش لە جاهیلیەتە ڕۆژێکی گەورە بووە بەلای جاهیلیەتەوە هەر بەلای جوولەکەکانی شاری مەدینە و جوولەکەکانی خەیبەریشەوە دیسان ئەم ڕۆژە ڕۆژێکی گەورە بووە وەکو ڕۆژی جەژنیان بۆ ئەوان لە شاری مەدینەیە لە لای جوولەکەکانی هەموو ناو مەدینە و جوولەکەکانی خەیبەریشە، یعنی خۆیان تێدا گۆڕیوە و ئاهەنگیان تێدا گوێڕاوە، یعنی جەژنی جوولەکەکان بۆ بەڕاستی. پێغەمبەری خوا لە شاری مەدینە مەککە تێیدا بە ڕۆژوو بووە کە دوایی چۆتە شاری مەدینە لە ساڵی یەکەم دیارە پێغەمبەری خوا لە مانگی ڕەبیع الأول 12 ڕەبیع الأول دەگاتە شاری مەدینە، دیارە لە ساڵی یەکەم دانا بەڵام لە ساڵی دووەمدا وەکو ئیبن قەیمی جەوزی دەفەرمیە پێغەمبەری خوا سەلات و سەلامی خوای لەسەر بێت کە ئەم پرسیارەی کرد کە بینی جوولەکەکان بە ڕۆژوونە لە ساڵی دووەمدا گوتی ئەو ڕۆژە چییە کەوە تێیدا بە ڕۆژوو دەبن؟ گوتیان ئەم ڕۆژە ڕۆژێکی زۆر گەورەیە، یوم عەظیم، بەڵێ ئەم ڕۆژە ڕۆژێکی زۆر گەورەیە بەڕاستی ئەو ڕۆژەیە لە بۆ هەموو شوێن کەوتوانی پێغەمبەران. مامۆستا جیاواز لە بە ڕۆژوو بوون با سەرتا لە گەورەی ئەم دوو ڕۆژە تێبگەین، ئەم دوو ڕۆژوە چه ڕۆژێکی مێژووین یا تا چەندە ئەم دوو ڕۆژە گەورەیە هەم بۆ مێژووی ئیسلام هەم بۆ ئیسلام و مسلمانان بەگشتی؟ بەڵێ لە سەرەتاوە ئەمنی شەرویستم تیشک بخەمە سەر ئەو قسەیە. بەڕاستی ئەم دوو ڕۆژە ئەوەی کە لە کتابەکانی مێژووە هاتووە وەکوتم زۆربەی لە پێغەمبەرانی خوا سەلات و سەلامی خوایان لەسەر بێ کە دەڵێن پێغەمبەر نوح عەلەیهی سەلام کە لە دوای 950 ساڵ لە دەعوە و بانگەوازی کە خوای پەروەردیگار تۆفانەکە دێنیە و پێغەمبەر نوح ڕزگارەکە لە ڕۆژی دەی محەڕەما بووە و پێغەمبەر موسا سەلات و سەلامی خوای لێ بێ لە دەستی دەسەڵاتەکەی فرعەون و ستەمکارەکەی فرعەون کە بەڕاستی مێژوویەکی زۆر ڕەشی لەگەڵ مسلمانان و باوەڕداراندا هەبوو خوای پەروەردیگار هەلاکی فرعەون و تیاچوونی ستەمکاران و زاڵمان و ملهوڕێکی گەورەی وەکو فرعەون کە خوای پەروەردیگار ئێستش لاشەکەی هێشتوتەوە لە بۆ ئەوەی ستەمکاران دەرسی لێوەربگرن لە ڕۆژی دەی محەڕەمە خوای پەروەردیگار گەورەترین دەسەڵات و شارستانیەت لە ناو دەبا ئەویش کە حەضارەتەکەی فرعەونە و شارستانیەتەکەی میسرە. خوای پەروەردیگار مسلمانان واتە پێغەمبەر موسا سەلات و سەلامی خوای لەسەر بێ بەخۆی و 600,000 مسلمانەوە لە ئەردی حەضارەت و شارستانیەتی فرعەونە ڕزگار دەکات و لە دوای خۆیەوە یەکیەکەی ستەمکاران و سەربازەکانی و جوندی و شەبیحەکانی فرعەون و فرعەون هەمووی تێدا لە ناو دەبا. بۆیە ئەم ڕۆژە ڕۆژێکی زۆر مێژوویە، ڕۆژێکی زۆر گەورەیە، ڕۆژێکە بەڕاستی ئێمە ناڵێن وەکو جەژن لەبەرەوە جوولەکەکان ئەم ڕۆژیان کردووە بە جەژن. پێغەمبەری خوا سەلات و سەلامی خوای لێ بێ دەفەرمێ ئێوەی موسڵمان لەم ڕۆژەیە بە ڕۆژوو بن نەک جەژن بکەن، یعنی ئێمە جلگۆڕین و خۆ جوانکردن و خۆ ڕازانەوە ئەمە جوولەکە کردویانە، بەڵام لە بۆ موسڵمانان پێغەمبەری خوا سەڵ سەلەم فەرمووی ئێوە بە ڕۆژوو بن چونکی وەکو شوکرانەکردنیەک ئێمە بەرامبەر گەورەترین نیعمەتی خوای پەروەردیگار بەسەر مسلمانانەوە، گەورەترین نیعمەت لە نیعمەتە گەورەکانی خوا بەسەر ئێمەوە و بەسەر مسلمانانەوە و بەسەر شوێنکەوتووی پێغەمبەرانی خواوە بە تێکڕا ئەوەیە خوای پەروەردیگار لە ڕۆژی دەی محەڕەمدا زۆرێک لە ستەمکارانی لەناو بردووە، زلهێزەکانی دنیا، دەسەڵاتدارەکانی دنیا، ئەوانەی کە بەڕاستی باسکیان ئەستور بوو لە زوڵم و ستەما بەرامبەر بە پێغەمبەران و شوێنکەوتەی پێغەمبەران، بەرامبەر بە گەلی بەنی ئیسرائیل. ئەوەتە دەبینین خوای پەروەردیگار وەکو خوای گەورە لە قورئان دەفەرمیە وقال الملأ من قوم فرعون أتذر موسى وقومه ليفسدوا في الأرض ويذرك وآلهتك قال سنقتل أبناءهم ونستحيي نساءهم وإنا فوقهم قاهرون. يعني زلزلەکانی پیاوە گەورەکانی دەوری فرعون پیان گوت ئەتوو هەر ئەوها لە موسا و قەومەکەی دەگەڕێی کە ئەوان فەساد و خراپەکاری بنێنەوە، واتە خەڵکت لێ هان بدەن و لێ دوور بخەنەوە، واز لە تۆ و خوایەکانت بێنن، چونکی ئەوان دەیانویست بەڕاستی فرعون و دارودەستەکەی و دەوروبەر و حاشیەکانی دەوری فرعون دەیانویست خەڵک عەبد و بەندەی ئەوان بێ، بەڕاستی ئەوان بەخوا بزانێت چونکی ئەوان خۆیان پێ خوای خەڵک بوو، یعنی خەڵکیان پێ کۆیلە و بەندەی ئەوان بوو بەڕاستی. بۆیە بەڕاشکاوی دەیان گوت
ويذرك وآلهتك يعني واز لتو پرستنی تو خوایەکانت بێنن ئەویش وتی سنقتل أبناءهم ونستحيي نساءهم یەکەی کوڕەکانیان دەکوژین ئافرەتەکانیان دەکەینە خزمەتکاری خۆمان ئێمە بەسەریاندا زاڵ دەبین بەڵام پێغەمبەر موسا سەلات و سەلامی خوای لەسەر بێ پەیامێکی تری ئەم دەڕۆژە ئەم ڕۆژی عاشورایە ئەوەیە کە ئێمەی مسلمانان بەڕاستی دەبێت سەبر گرین خۆڕا بگرین چونکی سەرکەوتن نزیکە چۆن خوای پەروەردیگار لە دەی محەڕەما سەرکەوتنی بۆ پێغەمبەر موسا و شوێنکەوتوانی 600,000 مسلمان هێنا و ئەوان سەرکەوتن و حەضارەتەکەی فیرعون و دار و دەستەکەی گەورە گەورەکانی فیرعون تیاچوون وەکو خوای پێغەمبەر موسا پیانی ود وقال موسى لقومه استعينوا بالله واصبروا إن الأرض لله يورثها من يشاء من عبادي والعاقبة للمتقين لێرەیە پێغەمبەر موسا پەیامێکی جوانی بە شوێنکەوتوانیدا گوتی پشتیوان بەخوا بگرن استعينوا بالله واصبروا صبر گرن خۆڕا بگرن سەرکەوتن نزیکە ئەم زەوی خوایە و تەسلیمی مسلمانانی دەکات دەیداتە دەستی شوێنکەوتوانی پێغەمبەرانی خوا و عاقبەت لە بۆ تەقوادارانە لەبەر ئەوەی کە دەبینین هەر کاتێک زلە گەورە گەورەکان کە تەکەبوریان لێدا بێ خۆیان بە گەورە زانی بێ و خەڵکیان کردبێتە کۆیلە و بەندەی خۆیان خەڵکیان چەوساند بێتەوە ئەمە بەڕاستی علامەت و نیشانەی تیاچوونە وەکو خوای گەورە دەفەرمێ وەستەکبەرە هو وجنوده في الأرض بغير الحق وظنوا أنهم إلينا لا يرجعون ئەوان تەکەبوریان لێدا خۆیان پێ گەورە بوو یعنی بەڕاستی ئەو خۆی و سەربازەکانی خۆی و شوێنکەوتوەکانی وایان زانی کە هیچ دەسەڵات و هێز و قووەتێک نییە جارێکی دیکە چینی چەوساوە و مستەضعەف و هەژار و نەدارەکان و شوێنکەوتەی موسا و پێغەمبەرانی خوا کە سەر بکەون بەسەر دەسەڵاتە زلهێزەکان و گەورە گەورەکانە ئەمە بەڕاستی پێمان دەڵێ هەر دەسەڵاتێک کە گەشتە لوتکەی تەکەبور و خۆ بەزلزانین نیشانەی لە ناوچوون و تیاچوونی نزیک دەبێتەوە چونکی بغەیری الحەق وظنوا أنهم إلينا لا يرجعون ڕۆڵێکی دیکە لێرە زۆر گەورەیە لە دەی محەڕەما کە ئێمە پەنای بۆ بەرین ئەویش دوعاکردنە بەڕاستی پێغەمبەر موسا لێرە دوعای کرد فدعا موسى ربه وقال موسى ربنا إنك آتيت فرعون وملأه زينة وأموالا في الحياة الدنيا أي خواي پروردگار ئێمە دەبینین ئەتۆ لە ژیانی دنیاە ئەو هەموو ماڵ و جوانی و سەروەت و سامان و زێر و زی و هەرچێک هەیە لە دەسەڵات و هێز و قووەت و جوانیەکان خستوتەتە بەردەستی فرعون و دەوروبەرەکەیەوە حاشیەکانیەوە ئەوانەی کە بە دەوری فرعونەوە ليضلوا عن سبيلك ربنا اطمس على أموالهم واشدد على قلوبهم فلا يؤمنوا حتى يروا العذاب الأليم لێرە خوای پەروەردیگار جوابی دانەوە خوای گەورە فەرمووی قد أجيبت دعوتكما دعوەی پێغەمبەر موسا و هاڕون لێرە وەڵام درایەوە و خوای پەروەردیگار بەڕاستی ڕۆژی ڕووناکی هەڵهێنا و لە بەرەبەیانێکی ڕووناکە کە دەی محەڕەمە لە دەی محەڕەمدا لە دەی ئەم مانگەیە لە ڕۆژی عاشورایە ڕۆژی ڕووناکی پێغەمبەر موسا و هاڕون و قەومەکەی هەڵات و ڕۆژی تیاچوون و لە ناوچوون و ڕۆژی ڕەشی فرعون و سەربازەکان و هێز و دەسەڵات و جەبابیڕەکانیش بەڕاستی لێرەیان ڕۆژی ڕەشیان ئەو ڕۆژە بوو کە ڕۆژی دەی محەڕەمە خوای پەروەردیگار خۆیان و هەموویانی لە دەریای نیلە خنکان بەڕاستی زۆر باش شما سابابین ئێستا ڕۆژوگرتن لەم ڕۆژانەدا ئایا پاداشتی ڕۆژوگرتن چیە لەم ڕۆژانەیە بەڵێ وەکو باسمان کرد پێغەمبەری ئەکرەم سەلات و سەلامی خوای لەسەر بێ لە شاری لە سەردەمی جاهلیەت یعنی کە تازە دعوە و بانگەوازی پێغەمبەری خوا تەبعاً قوڕەیش لە جاهلیەتیش ئەم ڕۆژە تێیدا بە ڕۆژوو بوونە ئەوانەی کە سەومیان کردوتن سیامیان هەبووە و پێغەمبەری ئەکرەم سەلات و سەلامی خوای لەسەر بێ لە مەککە تێیدا بە ڕۆژوو بووە کە وەکو وتمان کە دێتە شاری مەدینەوە لە ساڵی دووەما کە دەزانێت جوولەکان تێیدا بە ڕۆژوو دەبن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە ڕۆژوو بوو لە فەرمودەکەی باسم کرد ئەفضل الصيام بعد رمضان صيام شهر الله المحرم مانگی محرم کە سەری ساڵی ئیسلامیە سەری ساڵی کۆچیە یەکەم مانگی ئیسلامیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە گەورەترین مانگی داناوە یعنی دەروا یەکەمین مانگی ئیسلامیمان بە گەورەترین عیبادەت دەست پێ دەکات بە گەورەترین عیبادەت کە ڕۆژووە کە پێغەمبەری خوا دەفەرموویە بە ڕۆژوو بن چونکی ڕۆژوو لا مثل له ولا عدل له بەڕاستی عدل له يعني وێنەی نییە بێ وێنەیە ڕۆژوو عیبادەتێکی زۆر گەورەیە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکەم مانگی ئیسلامی دەبینین دەست پێ دەکا بەچی بە ڕۆژوو دەست پێ دەکا کە ئەو ڕۆژە پیرۆزەیە تێدایە کە دەی
محرمة پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو ڕۆژەیە بە ڕۆژوو بووە و ئەمر و فەرمانی کردووە سەرەتا پێش ئەوەی مانگی ڕەمەزان واجب بێتن پێغەمبەری خوا سەلات و سەلامی خوای لێ بێ بۆ خۆی بە ڕۆژوو بوو و فەرمانی کرد بەوەی کە مسلمانانیش تێیدا بە ڕۆژوو بن. سەلەمەی کوڕی ئەکوع دەڵێ پێغەمبەری خوا ئەمەڕە رجلا من أسلم أن أذن في الناس من أكل فليصم بقية يومي ومن لم يكن أكل فليصم فإن اليوم يوم عاشوراء. پێغەمبەری خوا بانگی پیاوێکی کرد گوتی بانگ ڕایەوە لەناو خەڵکیە ئەو ڕۆژەی کە دەی محەڕەم بوو واتە ساڵی دووەمی کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژی عاشوڕا دەی محەڕەم پێغەمبەری خوا پێی فەرموو هاوار کە بانکە لەناو خەڵکیە هەر کەسێک بە ڕۆژووش نەبووتن واتە هەتا ئەو کاتە ڕۆژوو بە ڕۆژوو نەبووە بزانە چێشتەنگاو بۆ وەختەکەی چ کاتێک بۆتن فەرمووی بە ئەوەندەی ماوە بە ڕۆژوو بێ هەتا ئێوارێ یعنی وەکو واجب وەکو فەرز کە لە مەزەبی ئیمام ئەبوو حەنیفەیە ڕۆژوو ئەو کاتە بەر لە هاتنی مانگی ڕەمەزان پێغەمبەری خوا وەکو واجب لەسەر مسلمانانی دانە یعنی فەرز بووە و مسلمانان تێیدا بە ڕۆژوو بوون. ئەمە لە مەزەبی ئیمام ئەبوو حەنیفە هەر واجبە کە بەلای هەندێک لە زانایان و سونەتێکی مؤکەدەی دیارە چونکی پێغەمبەری خوا فەرمووی ئەو کەسەی بە ڕۆژووش نەبوو با ئەوەندەی ماوە بە ڕۆژوو بێتن ئەو کەسەی کە هیچی نەخواردووە با ئەمڕۆ بە ڕۆژوو بێ. ئەمە پێمان دەڵێتن ڕۆژووی عاشوڕا دەی محەڕەم لە سەرەتایە لە ساڵی دووەمە لە شاری مەدینە پێغەمبەری خوا فەرمانی کردووە بەر لەوەی ڕەمەزان واجب بێ لەسەر مسلمانان بەڵام لە دوای ئەوەی کە خوای پەروەردیگار بە نەسی قورئان ڕەمەزانی واجب کرد ڕۆژووی فەرزی عاشوڕا نەما لەسەر مسلمانان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئێستاکانە هەر کەسێک پێی خۆشە بە ڕۆژوو بێ با بە ڕۆژوو بێ ئەوەی حەزی لێ نییە با بە ڕۆژوو نەبێتن. یعنی پێغەمبەری خوا وەکو سنەتێک ئەو ڕۆژەمایەوە لە بۆ ئێمە کە پێغەمبەری ئەکرەم دەفەرمیە إن رجلا سأل النبي صلى الله عليه وسلم عن صيام عاشوراء پیاوێک پرسیار لە پێغەمبەری خوا دەکات لە ئەجر و پاداشتی ڕۆژی دەی محەڕەم ڕۆژی عاشوڕا چه ئەجر و پاداشتێکی تێدا هەیە فقال أحتسب على الله أن يكفر السنة التي قبله رواه مسلم. پێغەمبەری خوا فەرمووی ئومێد دەکەم لە لای خوای پەروەردیگار کەفارەتی گوناهی یەک ساڵ بێ ساڵی ڕابردوو یعنی گوناهی یەک ساڵ دەسڕێتەوە کە ئێمە ڕۆژی عەرەفەمان هەیە کەفارەتی گوناهی 2 ساڵە علەما دەفەرمون چونکی عەرەفە پاڵە درێتە لای پێغەمبەری خوا سەلات و سەلامی خوای لێ بێ یعنی سونەتەکە نیسبەتە منسوبە بۆ لای پێغەمبەری خوا و ڕۆژی عاشوڕا منسوبە بۆ لای پێغەمبەر موسا سەلات و سەلامی خوای لێسەر بێتن پێغەمبەر موسا تێیدا بە ڕۆژوو بووە شکران لله وەکو سوپاسگوزاریەک لە بۆ خوای پەروەردیگار ئەم ڕۆژە ڕۆژێکی گەورەیە یعنی ڕۆژوبوون تێیدا کەفارەتی یەک ساڵە هەر کەسێکی مسلمان ئەگەر تەنها دەی محەڕەمیش بە ڕۆژوو بێ ئەگەر نەیتوانی کە دەکاتە ڕۆژی شەموو ئەگەر نەیتوانی ڕۆژی دەیەمیش تێدا بە ڕۆژوو بێ کە پێغەمبەری ئەکرەم سەلات و سەلامی خوای لێ بێ بە فەرمودەیەک فەرمووی صوموا يوم عاشوراء خالفوا اليهود وصوموا التاسع والعاشر فەرمووی ئێوە پێچەوانەی جوولەکەکان بکەن جوولەکەکان تەنها ڕۆژی دەی محەڕەم بە ڕۆژوو دەبوون ئێوە فەرمووی ڕۆژی نۆیەمیش واتە ڕۆژێک پێشی بە ڕۆژوو بن لە بۆ ئەوەی پێچەوانەی جوولەکەکان کەن خالفوا اليهود. لێرەش نوقتەیەکی زۆر گرنگکەیە کە ئاماژەی پێ بکەم ئەویش ئەوەیە بەڕاستی ئێمەی مسلمان ئێمەی شوێنکەوتەی پێغەمبەری ئازیزمان ئێمەی ئومەتی محەممەدی مستەفا سەلات و سەلامی خوای لەسەر بێ نابێ لە هیچ شتێکە لاسایی و تەقلیدی جوولەکەکان بکەین تەقلیدی یەهود و نەسارا بکەین تەقلیدی گاور و کافرەکان و ئەوروپا و غەرب و شەرق بکەینەوە حتا وەکو لە عیبادەتەکانیشمانە پێغەمبەری خوا پێی خۆش نەبوو وەکو ئەوان بین ئەوان ئەو ڕۆژەیان لە لای جوولەکەکانی خەیبەر و جوولەکەی مەدینە ئەم ڕۆژە جەژن بۆ پێغەمبەری خوا فەرمووی ئێوە بە ڕۆژوو بن ئەوان ئەو ڕۆژە تێیدا بە ڕۆژوو بوونە پێغەمبەری خوا فەرمووی ئێوە ڕۆژێکیش پێشتر بە ڕۆژوو بن وەکو لە فەرمودەکەیە پێغەمبەری خوا فەرمووی ئەگەر ئەمن بمێنم لە ساڵی داهاتوو لە ئەسوومەنە التاسعە فەرمووی لئین بەقیت إلى قابل لأصومن التاسعة ئەگەر لە واتە ئەم قسەیە کەمێک ساڵێک پێش وەفاتی پێغەمبەری خوا بوو ئیبن عەباس سەڵێ وتیان ئەی پێغەمبەری خوا سەڵ سەلەم ئەم ڕۆژە کە ئێمە تێیدا بە ڕۆژوو دەبین ڕۆژێکە جوولەکەکان تەعظیمی دەکەن ئەوان بە گەورەی دەزانن ئەڵێ پێغەمبەری خوا سەڵ سەلەم فەرمووی ئێمە هەر ئەو ڕۆژە بە ڕۆژوو نابین ئەگەر بمێنم ئێمە ڕۆژی نۆیەمیش بە ڕۆژوو دەبین بە تەئکید پێغەمبەری خوا تەئکیدی لەوە کردەوە لأصومن التاسعة دوو جا تەئکیدی کردو لە وشەکە پێغەمبەری خوا فەرمووی بە تەئکید ئێمە ڕۆژی نۆیەمیش بە ڕۆژوو دەبین لە بۆ ئەوەی
زۆر باشە ماوەستا دەرفەتە نەماوە ئەگەر زۆر بە کورتی وەڵام بدەیتەوە ببوورە زۆر بە کورتی ماوەستا ئەگەر یەکێک تەنها ڕۆژێکیان بە ڕۆژوو بێت ڕۆژەکەی دیکەی پێ نەکرێت لە ڕووی پاداشتەوە چیایە ئەو پاداشتەی دەسەکەوێت کە خوای گەورە لە چاوانی ساڵێکی خۆش بێت ئەو من ئامۆژگاری ئەو برایەت ئەو خوشکە بە ڕێزە هەر کەسێک مسلمانێک کە بە ڕۆژوو دەبێ با تەنها ئەگەر یەک ڕۆژ بە ڕۆژوو دەبێ ئەگەر بۆی دەکرا با بەس دەی محەڕەم بە ڕۆژوو بێتن ڕۆژی شەمە نەک ڕۆژی نوێیەم چونکی ڕۆژی نوێیەم بەس لە بۆ ئەوەیە کە بەڕاستی موافقەی ڕۆژووی جوولەکەکان نەبێ ئەگەنا ئەجر و پاداشتەکە لە دەی محەڕەمدایە ئەو ڕۆژەیە کە بەڕاستی کە پێغەمبەر موسا و پێغەمبەر نوح و پێغەمبەری خۆمان و مسلمانان تێیدا بە ڕۆژوو بوونە لە شاری مەدینە لە خلالی ئەو چەند ساڵەیە ئەنجا ئەوان لە کۆتاییە کە پێغەمبەری خوا یەک ساڵ پێش وەفاتی فەرمووی ئێمە ڕۆژی نوێیەمیش تێیدا بە ڕۆژوو دەبین بۆیە لێرەوە ئەمن دەڵێم نەخێت تەنها با ڕۆژی دەی محەڕەم بە ڕۆژوو بێ ئەگەر دەیەوێت ئەجر و پاداشتی یەک ساڵەکەی دەستکەوێ ئینشاءالله. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئیبراهیم کەروکی زانای ئاینی لە هەولێرەوە لەگەڵمانە بووی زۆر سپاس دەکەین. بینەرانی عزیز دەچینە لای ناوەبڕێک و دەگەڕێنەوە لاتان. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0 773 153 85 ئەم قڕانایی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆ یانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام
بینەرانی عزیز بەشێک لە هەواڵ و زانیاریەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕایدەگەێنێت لە ماوەی 30 ساڵی ڕابردوو هەرێمی کوردستان بەدەست کەسانێکەوە بووە کە خەمی دین و ژینی خەڵکیان نەخواردووە و تەنها لە خەمی بەرژەوەندیە تایبەتەکانی خۆیاندا بوون. بەمەش وڵات تووشی جۆرەها قەیران بووە. مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە ئەمیانی کۆڕێکدا لەگەڵ ژمارەیەک مامۆستا و زانای ئاینی هەولێر وتیشی ئەگەر ئەم دۆخاوە بەردەوام بێت خەڵک ناچارە بە خۆپیشاندان داوای مافی خۆی بکات. ئەو کاتە کێشەکان زیاتر دەبن و هیچ ئاسۆیەکی ڕوونیش نامێنێ بۆ چارەسەرکردنی جگە لە ملکەچ بوون بۆ چاکسازیەکی ڕیشەیی و ڕاستەقینە نەبێت. ئەمیری کۆمەڵی ئیسلامی تیشکی خستە سەر ئەوەش کە زۆر جار حیزبەت دەسەڵاتدارەکانی هەرێم هەوڵیان داوە مامۆستایانی ئاینی بۆ شەرعیەتدان بەو شێوازی بەڕێوەبردنەی کە لەسەری ڕۆشتوون بەکار بێنن، بەڵام هەر مامۆستایەکی ئاینی بچێتە ژێر ئەوە جیندایەوە سەرنجام پێگە و پلە و پایی لە نێو کۆمەلگادا بەرەو کوکانەوە دەچێت. نوێنەری سەرۆکی نەتەوە یەکگرتووەکان لە ئەمریکا ڕەخنەی تون دەگرێت لە بارەی بەرتەسکردنەوەی ئازادی لە هەرێمی کوردستان و سەرکوتکردنی خۆپیشاندەران. جینین هانس پلاسخارت نوێنەری سەرۆکی نەتەوە یەکگرتووەکان ئەمڕۆ ڕۆژی ڕابردوون لە بەردەم ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی باسی لە دۆخی عێراق و هەرێمی کوردستان کرد. پلاسخارت ئاماژەی بەوەش کرد کە هەرێمی کوردستان هاوشێوەی ناوچەکانی دیکەی عێراق هیچ جیاوازیەکی نییە لە ڕووی گەنجەڵی و دژایەتیکردنی ئازادیەوە. وتیشی لە هەرێمی کوردستان خۆپیشاندەران بێدەنگ و سەرکوت دەکرێن و ڕێگری دەکرێت لە دەربڕینی داواکاریەکانیان. دەژڵێت حکوومەتی هەرێم ڕێگری لە میدیاکاران دەکات و میدیاکان دادەخات. ئەوەش ڕێگە چارەیەک نییە بۆ بەرەو پێشچوون. پلاسخارت وتیشی پێویستە هەرێمی کوردستان و عێراق بگەنە ڕێکەوتن. دوای ئەوەی لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا ناکۆکی لە نێوان هەردوو لایەن هەبووە، هەروە داواشی کرد کە هەنگاوی جددی و کردەی بنرێت بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی شەفاف و متمانە پێکراو لە عێراقدا. دەستەی خاڵاسنووریەکانی عێراق بڵاوی کردەوە لەگەڵ هەرێمی کوردستان گەیشتونەتە ڕێکەوتن و خاڵاسنووریەکانی هەرێم بە خاڵاسنووریەکانی عێراق دەبەستنەوە. دەستەی خاڵاسنووریەکان لە ڕاگەندراوێکدا ئاشکرای کرد. لا کۆبوونەوەی ئەنجومەنی دەستەکاندا بڕیار دراوە خاڵاسنووریەکانی هەرێم ببەسترێنەوە بە خاڵاسنووریەکانی ناوەندەوە و هەروەها هەڵوەشانەوەی ئەو بەڕێوەبەرایەتیە و نوێکردنەوەی بەڕێوەبەرایەتیەکی تر کە ئاسایشی فڕۆکەخانەکان بکرێتە دەست. لا بەشێکی تری ڕاگەندراوەکەدا هاتووە تەئکید لەوە کراوەتەوە کە پێویستە لەسەر بڕیاری سەرۆک وەزیران حاویە مەترسیدارەکان لەسەر جەم دەواازە سنووریەکان دوور بخرێنەوە بە خێرایی و بگوازرێنەوە بۆ ناوچەیەکی ئارام، ئەوەش وەک کاری لە پێشینەی ئاسایشی نەتەوەی ئەژمار دەکرێت. بەرپرسێکی باڵای حیزبوڵای عێراقی هەڕەشەی بە ئامانجگرتنی هاوڵاتیانی ئیسرائیل و ئەمریکا و سعودیە دەکات لە هەر شوێنێک بن. ئەبوو عەلی عەسکەری بەرپرسی ئەمنی کەتیبەکانی حیزبوڵای عێراق لە ژماری خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر نووسیویەتی بە ئەمریکا و زایۆنیستەکان و ئالسلولی خیانەتکار کە مەبەستی شانشینی سعودیەیە دەست و پەیوەندەکانیان بزانن حیزبوڵا و کەتیبەکانی هاوپەیمانی لە هەموو شوێنێکدا ڕوبەڕووتان دەبنەوە. ئەو بەرپرسەی حیزبوڵا دەژڵێت پشت بەخوا ئێوە هەڵدێن و گۆڕەپانەکە چۆڵ دەکەن. ئەو لێدوانەی بەرپرسی ئەمنی کەتیبەکانی حیزبوڵا لە کاتێکدایە کە لە دوای کوژرانی قاسم سلێمانی فەرماندەی فەیلەقی قودسی ئێران و ئەبوو مەهدی موهەندس جێگری سەرۆکی دەستەی هەشتی شعبی لەلایەن ئەمریکاوە عێراق بە دۆخێکی نائارامیدا تێدەپەڕێت و ململانەیەکی ناڕاستە و خۆش لە نێوان حکوومەت و میلیشیاکاندا بەڕێوە دەچێت. هەروە چەندین جار بارەگاکانی ئەو ڕێکخراوە لەلایەن ئەمریکاوە بردومان کراوە. بەرپرسانی ئیسرائیل نیگەرانن لە مامەڵەی تورکیا لەگەڵ بەرپرسانی بزوتنەوەی حەماس و نایشارنەوە و ئاشکرای دەکەن. تورکیا ڤیزای تورکی داوەتە 12 ئەندامی باڵای بزوتنەوەی حەماس. لە دوایی پێشوازیە فەرمیەکەی ئەردۆغان لە ئیسماعیل هەنیە سەرۆکی مەکتەبی سیاسی بزوتنەوەی حەماس و وەفدی یاوەری ڕۆی جەلعاد جێبەجێکاری کاروباری ئیسرائیل لە تورکیا وتی وڵاتەکەی بە تورکیا ڕاگەیاندووە کە حەماس چالاکی تیرۆریستی لە ئەستەمبوڵ ئەنجام دەدات، بەڵام تورکیا هیچ وەڵامدانەوەیەکی نەبووە. جەلعاد وتیشی ئیسرائیل بەڵگەی هەیە لەسەرەوەی تورکیا ڤیزا و ناسنامە دەداتە ئەندامانی حەماس، بەڵام بەرپرسانی تورکیا تا ئێستا هیچ وەڵامێکی نیگەرانەکانی ئیسرائیلیان نەداوەتەوە. لە ساڵی 2010 تورکیا و ئیسرائیل بەهۆی گرژی پەیوەندیەکانیان باڵیۆزی یەکتریان لە وڵاتەکەیان دەرکرد و لە ئێستاشدا مامەڵەی فەرمی تورکیا لەگەڵ بزوتنەوەی حەماس ئەمریکا و ئیسرائیلی نیگەران کردووە. وڵاتی قەتەر مزگەوتەکانی لە سەرانسەریە وڵاتە بەڕێوە نوێشخاناندا کردەوە. لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە قەتەر لە بڵاوکراوەیەکدا ڕایگەیاند. لە 1 ئەیلولەوە سەرجەم مزگەوتەکان لە سەرانسەری وڵاتدا دەکرێنەوە.
پاش سەرەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا لە قەتەر داخستنی مزگەوتەکانیش بووە بەشێک لە ڕێکارەکانی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و دواتر بە چەند قۆناغێک ئەو وڵاتە بڕیاری یاساییکردنەوەی ژیانیدا کارکردنەوەی مزگەوتەکان لە قەتەر بە قۆناغی چوارەمی پلانی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ئاژمار کراوە. بەپێی ئامارەکانی تەندروستی ئەو وڵاتە ڕۆژانە زیاتر لە 200 حاڵەتی کۆرۆنا لە ئێستاشدا تۆمار دەکرێت. بینەرانی عزیز گرنگترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژمان پێشکەشکردن پاش ناوبڕێک درێژە بە پەیامی ڕۆژ دەبێت. دیارە پاسکیل سواری ئێستا بووەتە کەلتوری تەنانەت لە کۆمەڵگەی خۆشمانە بووەتە کەلتورێکی باش. لە شار زۆر پەیکەرێکی پاسکیلێکی گەورە دروست کراوەکە هاوکارمان وشار محەممەد ڤیتێکی بۆ ئامادە کردوین با پێکەوە بینەری بین. مادەی بەکارهاتوو لەم پاسکیلەیە ئاسنی گەڵبەنایزە و لەگەڵ بەکارهێنانی لەحیم بیرۆکی کارەکەش لەلایەن بەڕێز مەریوان تۆفیق بەڕێوەبەری ناوەندی وەرسولاوانی قەزای شارە زوورەوە گەڵاڵە کراوە و لەلایەن ناوەندی وەرسولاوانشەوە تێچووی بۆ خەرج کراوە. ئێمە تاکە فێرگەی تۆ پێکچانی شارە زووری لێرە وەکو تاکە فێرگەیە وەکو نوێنەرێک گوازمان لە مەشقوڕاهێنانەکانی خۆمان هێناکە ئەمڕۆ بوو پێکەوە لەگەڵ کچەکانمان پێخۆشحاڵ بووین کە لە نمایشی پەردەلادان لەسەر گەورەترین پاسکی لە قەزای شارە زوور بەشدار بین خۆمان خۆشحاڵە زانین چونکە بەڕاستی ئێرە زۆر پێویستە کە لۆگۆیکی وای تیا بێت چونکە بەراورد بە ساڵەکانی ڕابردوو هەموو چیرۆژەکانی کۆمەلگا خویانیاوە بە کولتورکردنی پاسکل لێرە ینی گەنجەکانمان بە تەمەنەکانمان کچانمان بە تایبەتی ئەبینین کە کاروبارەکانی ڕۆژانەیان بە پاسکل تێپەڕێنن. خۆمان بە خۆشحاڵ دەزانین ئەمڕۆ لە ڕێوڕسمی بەردەلادانی گەورەترین پاسکیل لە ناوچەکەدا هاتینە خزمەتی برادرانمان ئێمە وەکو گروپی شاخەوانی پاسکی سواری سلێمانی لە سلێمانیەوە بەڕێکەوتین بۆ مەنتیقەی شارە زوور بەڕاستی ڕێگەیشی دوورە بەڵام لەبەر ئەوەی دڵسۆزین بۆ بواری پاسکیل حەزمان کرد لەم بۆنەیە ئێمەش بەشدار بین. تقریبان 2 سەعات و شتێکمان پێ چووە بە بۆنەی هەرباڵقی جادەوە خۆشبەختانە گەشتینە مەراسیمەکە و ئێستا لێرە ئامادەین و ڕۆژێکی خۆشە بە هیوام هەموو کەسێک پاسکی لێ بخڕێ و ببێ بە بەشێک لە ژیانی. چەندە ئامادەکردن و سازکردنی ئەم پاسکیلە وەکو هێمایەک بۆ دۆستایەتی لەگەڵ ژینگە و گەڕانەوە بۆ سروش دروست کراوە هێندە پاراستن و پارێزگاریکردن لێی گرنگە چونکە کەم نین ئەو کەرەستە و مڵکە گشتیانەی کە دوای دروستکردنیان لەلایەن بەشێک لە هاوڵاتیان و کەسانی نابەرپرسیارەوە تووشی فەوتان یاخود شکان دەکرێنەوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام شارە زوور. ئەمڕۆ زمانی جەستا بووەتە بە شێوازێک لە حاڵەتەکانی لەیەکدانەوە بۆ بەتایبەتی بۆ نمونە باری دەرونیە و کەسانی کە لە وێنە و لە تۆمارە ڤیددیوەکانە دەردەکەوێت بە پێچەوانەوە کاتێک کە هاوڵاتیان پەنا بۆ شیکاری حاڵەتە یا جوڵانەکەی جەستەکان دەبن
کە نەزانن زانیاریەکانی پشتی دانیشتەکان چین یاخۆت ئەو کەسەی کە وتار دەدا تا چەندە ڕاستگوۆیە لەگەڵ وتارەکەی خۆیدا بۆ ئیدی شیکاری جیاواز لەسەر زمانی جەستە دەکرێت. دەمەوێت ئەمڕۆ قسە لەسەرەوە بکەین بزانین چۆن لە زمانی جەستە تێ بگەین لەسەر ئەم بابەتەش لەگەڵ زۆر بەڕێز کاگا و کە ڕەفیق ڕایەنەری زمانی جەستە قسە و گفتوگۆکەین. ئەمەوێت سەرەتا بزانم زمانی جەستە هەر بەڕاست تا چەندە ڕنگدانەوەی ناخی کەسەکەیە. دەستخۆش تەبیعی زمانی جەستە نوێنەرایەتی هزر و هەستەکانی ئێمەکە لە مێشکی ئێمە چیە گوزەریە لەسەر جەستەمان دەرەکەوێت بە شوازێکی خۆنەویستانە مێشک ئەم سیستەمە ئاڵۆز و وردە ڕێگەخە لەگەڵ هەر کاردانەوەیکی دەروری من لەگەڵ هەر حاڵەتێکە مێشکم باگایەت وی ئازێگەدا بە پەنجەکانم بە دەستەکانم ئەشێ من بێدەنگ ویستی قسەکردنم نەبێ بەڵام جوڵە جوڵی پەنجەکانم وەکو زۆر بڵێ یەکوایە یان دەشێ من خۆشەویستی دەربڕم بۆ کەسێک بڵم من کاکجەلال من بڕێستم خۆشەوێ خۆشەویستێکی زۆر لە دڵما بۆ بەڕێزت بەڵام خەریکم هەڕەشەت لێ یەکەم بەم شێوازە ئاماژەی هەڕەشەکردن مشتە قەپاتەکانم کە تووڕۆی و فشاریان تیا شاردراوەتەوە. ئەم کاتە ئێمە گەین بەوەی کە زمانی جەستە دیوی ڕاستەقینەی مرۆڤ دەرەخە زمانی زارێکی دەشێت بە ناڕاستی بخرێتە ڕوو بەڵام ئەگەر بێت و من خۆشەویستی دەربڕم بۆ کەسێک لە پیدەستەکانم کراوەیە سەردەخەرە لەسەر لێومە کۆنتاکتی چاوەیە. پوختەی قسە ئەوەیە زمانی جەستە 100 ناخی مرۆڤ خاتە ڕوو. زمانی جەستە کۆنتترۆل ناتوانین بڕیاری لەسەر بدەین ئەتوانی بە تەواوەتی بڕیاری لەسەر بین ئێمە بێ تەرکیز بخەینە سەرەوەی چی ڕوودەدا نەک ئەوەی چی دەوترێ ئەوەی کە چاوەکانی بینن 100 ئەوەیە کە لە ناخی ئەو مرۆڤەیە وەکوتم بە زمانی زارێکی بە تایبەتیش سیاسەکان زۆر بەرگری لەوەکەن کە ڕاستیەکان پەردەپۆش بکەن یاخون زاڵ بن بەسەر ناخی خۆیانە بەڵام جوڵە خۆنەویستەکانی ڕوخسار ئاماژەی چاوەکان دەستەکانیان لیانێتە دەنگ و ئەم نەڕاستیە خاتە ڕوو بەڵێ زمانی جەستە لە پرۆسی پێیانیکردنا 5 چێندەی زمانی زارێکی کاریگەری هەیە بیر دووسەڵ قسەیەکی لەگەر خولەکوونی مرۆڤێک قسە بکە لەم یەک خولەکوونیەوە 250,000 ئاماژە لەسەر جەستە و ڕوخساری دەرەکەوێت کە بە شازی خۆنەویستیان خۆیست دەرەکەوێت کە هەمویان شانێ وێ مەقسەان لەسەر بکەین. زۆر باشە جیاواز لە سیاسیەکان پێشکار گرنگە هەمیشە پابند بێ بە هەندێک تەکیێتەوە با لە خۆمانەوە دەست پێ بکەین. هەندێک جار جیاوازیەک هەیە لە نێوان بۆ نمونە کەلتوری ئێمە و ڕەنگە ڕۆژاواییەکاندا ئەمە چۆن لە یەک دەدرێتەوە بۆ نمونە هەر لە دانیشتنی ئێمە ئەسە لە کەلتوری ئێمە هەیە کە ئێمە ینی لە تەکیێتی خۆمانە قاز ناخینەوە سەر ڕاست بەڵام ڕەنگە لە ئەوروپا و ئەمریکا ئەمە شتێکی ئاسایی بێت. کاتێک کە لای من ئەمە نیە ئایا دەرخەری ئەوە هەیە کە من ئەگەر وا دانیشتە بم ئیترەوە من قەلەقم یاخۆت ئاسوودەنیم لێرە ناتوانم ئیسراحەت نیم. ڕاستی کەلتور تەحکومەکە دەشێت جوڵەیەک یان شازێکی دانیشتن لێرە ڕێگە پێدراو بێ بەڵام لە وڵاتێکی تر وەکو بێڕێزیەک وا بێت یاخود سزاشی بەدواوە بێ مەسەلەی قازانان لەسەر قاجیان خوشێوازی دانیشتن زۆر بازەکرێ بە تایبەتی لە کەلتوری ئێمە کە جیاوازە لە کەلتوری ڕۆژئاوە دیمەنێکەیە کە یەکتربینینی ئۆباما و ئەردۆگانە. ئۆباما قاجە خاتە سەر قاچ لە ماوەی 3 چرکە ئەردۆگان خێرا وەڵامی قاجە خاتەوە سەر قاچ. ئۆباما کە قاجە خاتە سەر قاچ بەم شێوازە قاجە خاتە سەر قاچ بەم شێوازە ئاراستەی پێکانی بەرە و لای ئەردۆگانە واتە من بەرامبەر بە تۆ کراوم ئێستا ئەگەر بەڕێزت قاچ بقیتەوە سەر قاچ ئاراستەی پێت بەرە و لای من بێ ئەگەر لە کەلتورێکی ڕۆژاوە یابین واتە من بەرامبەر بە تۆ کراوم پێشەوەی دانوستانە لەگەڵا بکەم واتە من ویستی ڕێکەوتنم لەگەڵ بەڕێزت هەیە بەڵام ئەگەر بێت و قاچی بەڕێزت وەکو ئەم قاچی من بێ ڕووی قاچ لە منەوە بەڕێزت کراوەی بەڵام قاچی من پێچوانەی ئاراستەکەی بەڕێستەواتە من دابڕاوم لە تۆ من لەگەڵ توان ڕێک ناکەوم ئەگەر هات و قاچی بەڕێزیشت بەم شێوازەی من بوو کاتێمە هەردووکمان کات بە فیرۆدەین و ڕێک ناکەوین دۆخێکی کراوەی نییە لە نێوانمانە بەڵام لە کەلتوری کوردیاوانیە ئەگەر بێت و من قاچخەوە سەر قاچ ڕوو قاچم لە کەسێک بێ واتاوەکو جۆرێک لەوەی کە من زیادە ڕەویم کردووە خود بێڕێزیەکەم کردووە هەتاکو دوای بە تایبەتی لە بەرامبەر ئافرەتیان لە بەرامبەر کەسێک کە تەمەنی هەبێ یان کەسێک خاوەنی کارێک بوو پێگەی ئێمە بەرزتر بێ ئێمە بەم شێوازەدا بنیشین ئەگەر ئەو قاچی قاچە بێ وەڵامی نینەوە بەڵام لە ڕۆژاوە بۆ شێوازە نییە لە کەلتوری مەسا بەڕێزت کە پێشکەشکارێکی بەڕێزی ڕەنگە وا مرتاحبی کە قاچ نەخەیتە سەر قاچ ڕەنگە بینەرێکی بەڕێزوا تێبگا کە تۆ جۆرێک لە چۆنەڵی ئەتەکێت نەنواندووە بە پێی پێویستیان نەزاکەتێکی تاوت پێوەساوکارێمە ڕۆژانە لەسەرم قەنەفەی باشە یانی ئیش ئێمە بەس ئەمەندەیە جوڵ زۆر جار هیلاک دەبی نازانین دەست بخەیتە کوێ چی بکەیت ئەمە ینی بینەر چۆن خوێندنەوە بۆ جەستەی تۆ کە ئەتوانی بڵین مادام من بۆ نمونە دەستم ئاوالێ کردووە وەڵ ئایترەوە قەلەقم ئەمە کردارێکی ڕۆژانەیە ڕەنگە هیلاکی بێ زۆر جاروانە بۆم نییە لەمە زیاتر بجوڵم شتێک نییە کۆبوونەوەیەکی چارەکی 20 دقی بوو 20 دقەی بوو بێت
ئەگەر بەڕێزت ئەرێنی بی یاخود شێوازێک متمانەت بخۆتەوە بێت هەموو کاتێک زمانی جەسەد پاڵپشت دەبێت لەم دەستانەیە ئەگەر پەنجەکانت بەم شێوازەدا بنی پێشەوەی من داخلی بەرنامەکە بم دیقەتی بەڕێستەما بەم شێوازە پەنجەکان خست بۆ دوو پەنجەیە لە دەرەوە بۆکو ئێستان ئەمە نیشانی متمانەی ئەمە کراوەی ئەوەزەگەر هات و پەنجەکان شاردەوە و فشارت لە خۆت کرد بەم شێوازە فشارت لە پەنجەکانت کرد و هێزی پەنجەکان لەسەر دەستەکانت دەرچیەوە تۆ خەریکی خاڵیکردنەوەی پەستانەکەت یان جوڵە جوڵی زۆر بە قاچەکانت هەزەکردن بە قاچ یان سیرکردنەکانت سەردەخەنیت یان یا کۆنتاکتی چاو لاوازە ئەمانە دیوێکی نەرێنی ئەم کەسە ئەخەنە ڕۆ بەڵام بە حکمەوەی کە خۆت خاوەنی ماڵیت وە لێرەوەش ڕۆڵە بینێەوە ڕاهات و لێوە شوێنی دانیشتنەکە بۆیە لە زۆربەی زۆری حاڵەتەکانە تۆ کراوەی لە شێوازی دانیشتنە قاچەکانت چەندێکە بە شازێکی فەرمی شانمان چەندێک لە یەکتر دوورە وەنە قاچمان لە یەکتر دوورە و بە پێی ئاسی قسەکانمان دەزە جوڵێنین کۆنتاکتی چاو زەردەخەنە هەبێ ئەمە خاڵە زۆر گرنگ هەندێک وێنەمان ئامادە کردەوە پێش بچینە لای وێنەکە من دەمەوێت پرسیارێک بکەم لە حجرەکانی ئێمە فەقیە فێر دەکرێت لەسەر ئەژنۆ لە بەردەم مامۆستاکەیە دانیشێت ڕاستە ئەمە واتای چییە هیچ خوێندنەوەیەکی بۆ دەکرێت ڕاستی دانیشتن لەسەر کورسی یان لەسەر قەنەفە تایبەتمەندیکی وە لەسەر ئەرزیش بەبێ ئەم کورسیان مێز بە جۆری ترێکە ڕێک خراوە ڕاستیەوە شێوازێکی ڕێزگرتنە بۆ ئەو کەسەی کە وەکو ئوستاد یا خودوەکو مامۆستا و ڕێنیشاندەری وایە ئەگەر دیقەت بین زۆرێک لە سەرۆ کۆمارەکانی ئێران و وەزیرەکانیش لە بەردەم خامنەیە بەو شێوازە دانیشن کە بەڕێز فەرمووت یاخود بە شێوازی پیاوانە دانیشن چوار مشقی کە لای خۆمانەیە دووپاتکردنەوەی ئەو ڕێزەیە بۆ ئەو کەسەی کە ڕێنمویانەکەیان ئاراستەیانەکە زۆر باشەوە بچینە لای وێنەکانە گەراوکارم وێنەکانمان بۆ بخەنە سەر شاشە دیارە ئەمە وێنەیەکی ترامپ و سەرۆکی کۆرەی باکوورە دەمێ بزانم چ خوێندنەوەیەکی بۆ دەکرێەوە ئێمە گەر کەسێکی ئاسایی سێری وێنەیە بکە سێری دەستی بکەین سێری چاوەکانیان بکەین دەموچاویان بکەین چۆن خوێندنەوەیان بۆ بەڵێ ئەوەی کە گرنگە لە مێنەیە ئەمە دووەمین دیداری ئەم دوو سەرۆکە بوو لە ڤێتنام دووەم دیدار ڕێکخرا گەردیقەت بین کیم جۆن لە لای ڕاستی ترامپەوەیە لای ڕاستی ترامپۆستاتە هێز لای ئەوە لە دووەم دیدارە لە کاتی تەوقەکردنا لە کاتی یەکەم بینینا لە کاتی دانیشتنا کیم جۆن لای ڕاستەوە وەڵام لە یەکەم دیدارە کە لە سنگافورە بۆ ساوێنەی دواتە دەرەکەوێت ترامپ لای ڕاستەوە بوو بۆ لای ڕاست ناوچەیەکی استراتیژیە لە کاتی تەوقەکردناگەر من لای ڕاستی کەسێکە و مەتوانم کێشم بە پشتی یانی ئەو شتانە بە سوتفە نیە بە سوتفە نیە هەمووی ڕێکخرا دیقەت بەو ئاڵانەی پشتیان 6 ئاڵای ئەمریکا 6 ئاڵای کۆریا بە هەموو شێوازێک بە جوانی ڕێکخراوە جلەکان ڕیباتەکە شێوازی تەوقەکردن یەکەم تەوقەکردنیان کە جۆرێک لە هێزی تیا بوو کۆنتاکی چایان بە بەهێزی دەرەکەوت ترامپ دڵخۆشی پێوە دیار بووکە سەرۆکی کۆریا بینێ بەڵام سەرۆکی کۆریا جۆرێک لە شڵەژانی پێوە دیار و لە یەکەم دیدارە لە دوم دیدارانە خێر بەهێزتر دەرەکەوت ئەوەی کە زۆر سەرنجڕاکێشە لە دیداریم دوو سەرۆکایە یەکەم جار ترامپ کە کیم جۆنیە بینی بە حکمەوەی لای ڕاستیەوە بوو هەرێ کێشا بە پشتیا تەوقەی لەگەڵە کردووی کێشا بە پشتیا لەسەر مێزەکە لە تەنیشتەوە زەردەخەنەیەکی بۆ کرد و ئەی کێشا بە پشتیا چەند جارێک واتە من تۆ ئاراستەکەم یاخود من زاڵم بەسەر تۆیە کۆتا خولەکە گرێبەستەکانی بزا کرد کیم جۆن وەستا تۆزێک کات ویستی ترامپ پێشی کەوێ ئیتر هەلەکەی خواستە و کەوتە لای ڕاستی ترامپ و 6 جار تا 8 جار کێشایە بە پشتی ترامپە تۆڵەی و پیاکێشانانەی ترامپی کردەوە کە پێشتر هەیبوو ینی زۆر بەوردی ئەو دوو دیدارە گەرێمە لێی بڕوانین شتی زۆر زمانی جەستە بابەتمان فێرەکە فۆتۆیەکی ترمانەکەرانم پیشانمان بن دیارە چەند فۆتۆیەکی تریشمان ئامادە کردو بەڵام ئەوستا زۆر جار هاوڵاتی ئێمە زۆر بۆی گرنگە کە لەسەر بەتایبەتی کە بەرپرسی قسە دەکات لەسەر ڕاستی و ناڕاستی و قسانەی لە زمانی جەستەوە بۆی دەرکەوێت تا چەندە وایە ئینسا بچینە لای فۆتۆیەکی دیکە ئەمە دیداری یەکەم بوو دیقەت بین ترامپ لای ڕاستەوەیە باشە ئەتر هێز لایەوە لە یەکەم دیدارەوەکو باسم کرد ترامپ زۆر دڵی بۆ خۆش بوو و دڵی ببینینی کیم جۆن ڕەنگە بینەر پرسیاریەوە بکە باشە سرم چۆن کەوتوتە لای ڕاستەوە دەبێت تەبعاً ئەو کۆبوونەوەوانە هەمووی بە پرۆتۆکۆلی تایبەتە و بە ڕێککەوتنەوەوانە بە هەمانگی دەستەی ئامادەکاری هەردوو لایە چۆن ئەگەر قرار بێت لای ڕاست واتەی بەهێزبوون بێ چۆن لایەنی کۆریا بۆ نمونە ڕازی دەبێت کە ترامپ لەولا بوەستێ ڕازیە بێ بەڵام لە سیستەمی پرۆتۆکۆلیا هەردوو لایەن شارەزاییان هەیە ڕەنگە ڕازیبوونیەکە بە جۆرێک لە دووەم دیدارە پێچەوانە کرایەوە ڕۆڵەکان ئیتر ئەتەکێتی کۆریا زیاتر ڕۆڵە بینێ
و لە ڕێخستنی مێزەکانە لە ڕێخستنی شێوازی ڕۆیشتنە لەو شوێنەی یەکەم بینین ڕووەدا لە دانانی ئاڵەخانە بلفەل شاندی هەردوولا لە دەستەی پرۆتۆکۆلی بەوردی چاودێریەمانەکەن تەنانەت ئەو پێنووسەی کە گرێبەستەکەی پێ ئیمزاکرێت جۆن ڕەتی کردەوە بە پێنووسەکەی ترامپ ئیمزای گرێبەستەکەکە خۆی کەڵکی لە پێنووسێکی خۆی بینی تەنانەت WC سەفەری لەگەڵ خۆی بردبوو بۆ ئەوەی کە هیچ شرۆڤەیەک بۆ ئەو بابەتانە نەکرێت کە لەوە دەرەچێ مەسەلەن تاڵەمۆکانی تاو لێکدانەوەی بۆ کریاخود هەوڵەدەن کە تاڵەمویەک لە جستەی نەکەوێتەخوا لە ڕێگەم تاڵەمەوە چەندین شیکاری چەندین پشکنی نەکرێت ڕەنگە نەخۆشیێکی درێژخایانی هەبێ وەکو کارتێکی فشار ئەمریکا بەکاری بێنێ زۆر بەوردیش لەسەر بابەتانەکەن بەچینە لای فۆتۆیەکی دیکە هەرهی بەرپرسەکان ئەمە دیداری پۆتین و ئەردۆغانە بەڵێ کۆتا سەردانی ڕەجەبتەی ئەردۆغان بوو بۆ رووسیا ئەگەر دیقەت بین لە ناوخۆیە ئەردۆغان بەهێزە جوڵەی دەستەکانی دەنگەژیەکانی هەرچەندە لە سەرەتایە لە ڕووی زمانی جەستەوە ڕەنگە تێبینی هەبێ بەڵام باش خۆی ڕێخستووە لە شێوازی دانیشتنیە لە شێوازی ڕۆشتنیە هەموو جارەوە دووپا دەکاتە پۆک و سوڵتانێکی مەزنیان سەرکردەیەکی مەزن دەرکەوێ کۆتا دیدار کە سەردانی پوتینەکە لە دۆخێکایە کە دەتوانین بڵین ئەو هێزە سوڵتانی لێدا ماڵراوە یاخود بۆ شێوازە بەهێزە دەرناکەوێ لە بەردەم نووسنگەی پوتینە دوو خولەک چاوەڕوانە بێ کە دیداری پێشکۆتایی پوتین خۆی لە نووسنگەکەی بە پێوە چاوەڕوانی بوو کە ئەردۆغان بێ بەڵام لە دووەم دیدارە چۆنەڵی ئەردۆغان دوو خولەک چاوەڕوان بووتاوی بە پێوە نەیتوانی بۆستێەوە لەسەر کورسی دانیشکە ئەم ڤیددیۆی هەرخۆی رووسیا بڵاوی کردەوە وەکەوەی کە پەیامێک بێ لە سۆشال میدیا زۆر دەنگدانەوەی هەبوو ئەم شێوازە دانیشتنەشاندی تورکیا بە پێوە وەستاون لە سەردانی ڕابردووە کورسی دانرا بۆیان ئەو پەیکەری کە لە پشتەوە هەیە کە زۆر دەنگدانەی میدیایی هەبوو کە پەیکەری کارتینایە کە ئیمپراتۆرەتی ڕووسی بووە لە سەدەی هەژدەدا چەند جار هێرشی کردوتە سەر عوسمانەکان و شکستی پێهێناون ئەو تابلۆی قسە هەڵدەگرێ شێوازی ڕێکخستنی مێزەکان و کورسیەکان قسە هەڵدەگرێ و ئەردۆغان جۆرێک لە بێتاقەتی پێوە دیارە بۆم پێشوازیم لێکرا جۆرێک لە شڵژانی پێوە دیارە بە لە بەرچاوگرنیەوەی ئەردۆغان زمانی جەستەی لە ناوخۆداوە لەگە زۆر سەرکردەی تردا بەهێزە بە تایبەتی لە شێوازی وەستانیا جوڵانیا ئەتوانین بڵین بە باشی سوود لە زمانی هەرچەندە بەهێز بێت و ئەتەکێت و زمانی جەستە شارەزا بێت لە دەستی دەرەچێت زۆر جار کە پێچوانەی ئەو زاهێرە بێت کە دەیەوێ بڕێت بەڕێزت پرسیارێکت کرد ئایا سیاسیەکان چۆن کەڵک لەوە بینین کە درۆکانیان ئاشکرا نەبێ زۆرینەی سیاسیەکان بە تایبەتی لە ڕۆژ ئاوا کورسی زۆر وردەبیرن بەداخەوە لێرە زۆر بە وردی ئیش لەسەر زمانی جەستە ناکرێت یاخود لە گرنگەکەی تێنەگەیشتون زمانی جەستە چۆن ناخی مرۆڤ دەرەخات بۆیە زۆر کات ئێمە ناتوانین لە یەک کاتە مێشکمان پرۆگرام بکەین کە چی دەڵێن و چی دەکەین بۆیە مێشک لێ کاتا ڕەنگە فریای بەزەوکە چیەکەین یان چی ئەڵێن بۆیە بە تەکید هەموو سەرگردێکی سیاسی تێکەوتووە کە زۆر کات ئەشڵەژێ یان درۆکەی ئاشکرا بێ بۆ نمونەوەکۆی هیلاری کلینتن لە بانگەشێڵ بژارنەکانی وتم باز لەسەر خەڵکی ئەمریکا کەمەکەمەوە لەو کاتی هەردووشانی بەرزە کردەوە لە پی دەستی کردبەوە لە پی دەزواتای ڕازگۆی یا بەڵام شانەکان کە خۆنەویستن بەرزە بنەوە یان ترامپ لە بانگەشێڵ بژانەی من مسلمانەکانم خۆشەوێ بەڵام چاوەکانی بەداخراوی هێشتەوە یان تروکانی چاوەکانی زۆر بوو بۆ ئەمانە لەدەست دەرناچێ بەڕاستی جیاوازی هەیە زمانی جەستە لە ئافرەتەوە بۆ پیاو چکە زۆر جار دەزانین ئافرەت بۆ نمونە ڕەنگە حاڵەتەکانی وەرگرتن و کۆنتترۆلی زیاتر بێت بۆ من دەوترێ ئافرەت هەم قسە دەکا هەم دەتوانێت لە دوو شوێنیشەوە تەنانەت ببیستێ جیاوازی بەڕێزت ڕەنگەت چۆنە کاکزێت لای ئافرەت بتوانێتریان ئەگەر بەپی لێکدانەوەیە بێت لە دوو شوێن بتوانێت ببیستێت و قسەش بکات لە هەمان کاتا دەبێت ئافرەت بتوانێت تەحکومی قسەش و کردارەکانیشیە جوڵەکانی جەستەشی کۆنتترۆل بکات لەم ڕۆژانەیە خولێکمان هەبوو تقریبان زیاتر لە 20 کەس بەشداری کرد بوو لە پرسیارم کردمە ئافرەت دەتوانێتریان پیاوەتر هەمووی دەستی بەرز کردەوە بۆ ئافرەت ئەیتمەی پیاو کەس دەستی بەرز نەکردەوە لە ڕاستیە بە شازێکی خواکردی خوای گەورە دیزایانی مێشکی ئافرەتانی بە شازێک کردووە کە 16 خانە لە مێشکی ئافرەتە هەیە بۆ خوێندنەوەی ڕەفتارەکانی بەرامبەر لە ئێمەی پیاوە 4 بۆ 6 خانە هەیە و ئافرەتان بە ڕۆڵێکی گەوری کۆمەڵاتی لەسن کە لەگەڵ مناڵە مامەڵایەکەن و بەبێوی مناڵەکە بڵێ برسیمەلەی تێیەکە و زاکریان نزیک مەودایە ئافرەتێکر سەیری ئافرەتێکی ترکە سەیری قژیەکە سەیری برۆکانێکە سەیری دەستێکە جلەکانی ینی هەموو وردەکارەکانە بینێ بالفعل و خانمان نتوانن ناڕاستی لەگەڵ ئافرەت پیاوەکانیان بڵێن بۆشیان نەچێتە سەر لەگەڵ هاوسەرەکانیان
بەڵام پیاوان لەبەرەوەی زۆر وردی ناکەنەوە ئەمە ناتوانن بکەن بۆیە بە تەکید ئافرەتان بەتواناترن لە بەگەر خستنی زمانی جەستەی خۆیانە و لە تێگەشتن لە زمانی جەستەی بەرامبەری شایان پیاوانیشە. زۆر باشە بچین لای وێنێکی ترەگەر هاوکارانم بۆمان ئامادە بکەن دیارە وێنەیە سەرۆکی فەڕەنسا وەروها ترامپ و هیلاری کلنتۆن لە پشتەوە ئەمانە چیمان دەرەخا هەمووی چاوەڕێ ڕۆشتنی پۆتین دەکەن. ڕاستە هیلاری کلنتن هاوسەری ماکرۆن ڕاستی پوتینە ئەمە دوای 100 ساڵ لە جەنگی جیهانی یەکەم بەڕاستی هەموو سەرکردەکان چاوەڕوانی هاتنی پوتین بوون پوتین بەمە بەس خۆی دواخست بەلەنجەولارێکی جوان بە ڕۆشنێک کە لە زمانی جەستان ناونراوە ئاژەڵی دڕندا زمانی جەستەی زۆر قسەی لەسەرەکرێ یەکەمی بێ بڕکابرە لە ناو سیاسەکانە لە زمانی جەستا لە تەوقەیە لە ڕوخسارە زۆر لە شارەزا پسپۆری زمانی جەستانی سەرچامی خۆیان بەو دەرەبڕن کەمترین حاڵەتی شڵەژانی هەیە سامە پوتینە ترامپ زۆر بە چۆنڵی پێی سەرسامەکە سەیرەکە ئەوانی تریش بە هەمان شێواز لە ناو کۆمەڵگەی ئەمریکی دامێنێ دەنگدانەوەی هەبوو بۆچی دەبێ سەرکردەکەی ئێمە بە سەرکردەیەکی دیکە سەرسام بێکە دژبەری ئێمە یاخود پێشانی سیاسەتی ئەمریکایی و پێشی سەرسامەوە ترامپێکەکە سەرکردانی کە ئەتوانێت هەموو سیاسەکانی تر بەهژێنی هێزی خۆیان لەسەر تاقیکاتەوە بەڵام لەگەڵ ترامپ زۆر نەرمیە نوێنێ و لەگەڵ کیم جۆنیشا بە هەمان شێواز نەرمینوان کۆتا سەردانی کازمیش لەگەڵ کازمیشا تا ڕادێکی باش نەرمینوان ئەم نەرمینواندە لە ڕووی جەستەوە ئەتوانن تەبەنەوەتوان لە ڕووی وانە جوڕانەکەشە تەنان فێڵ لە بینەرەکەی بکەن ئەمی کە بەرامبەر کازمی بۆن من ئەم نەرمیان نوێنێت ئەمدەنە یاخۆ دەر لە کۆنتترۆل دەرچوونەوە ڕاستی خۆی سەیری پەیوەندی خۆیەکە لەگەڵ ئەو دەوڵەتە تەوە تا چەنێک کازمی خواستەکانی ترامپ جێبەجێیەکە ئەگەر بێت و خواستەکانی ترامپ جێبەجێکات و لەگەڵ بیرکردنەوەکان و لەگەڵ سیاست و استراتیژیەوە بوون جێبەتەکی نەرمی لەگەڵیان نوێنێش لەو ڕوانگە سیاسی وەڕوانێ بەڵام سەرکردەیەکی وەکو ماکرۆن یاخو سەرکردەیەکی جەستن ترۆدۆری کەنەدا کە کێشمەکێشمی ترامپ بکەن و سیاستەکانی ترامپ جێبەجێ ناکەن ببینە ترامپ چیان پێیەکە هەوڵەدا بەسەریان ئازاڵ بێت لە تەوەکردنا ڕانەکێشەیە کێشێ بە پشتیانە هەتاکو دوایی هەندێک سەرکردا هەندێکیانەوە بە جوڵەیەکی زۆر کەمەوە بمێنەوە بە تایبەتی نمونە بەرەم ساڵە سەر کۆماری عراق زۆر هەوڵەدا دەستی میشە لەسەر ژنۆی بێنەی جوڵێنێت ڕاست لە ڕاستیە سەر کۆماری عێراق زۆر کات ناتوانێت بەسەر خۆیان زاڵ بێ بەڕاستی لە کاتی تووڕەبوونا بە تایبەتی و زۆر کات کە گوێ لە کەسێک گرێ من دیقەتە ماوە دەستەکانی لەسەر سەنگی کۆکاتەوە تا من ئامادەی کەم بۆ گوێگرتن هەیە یاخود کاتم یاخود زۆرێک لە بێزاری و لە تووڕەبوونیشا لێوەکانی قەپا دەکا بەم شازە برۆکانیانەتوێک چەندی منێکی لەم شازە هەیە بەڵام بەگشتی خاڵی ئەرێنی هەیە هەموو سیاسەکان بەڕاستی لە دیمەنێکا و کوتم بەهێز دەرەکەون لە کۆمەڵە دیمەنی تریشا لاواز دەرەکەوە چینە لای وێنەیەکی دیکەی پێم وایە بەرپرسانی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەت و سەرۆکی پەرلەمانمان وێنەیەکمان ئامادە کرد بۆ گەراوکارانە وێنەمان پیشان بە بۆی کە کاتمان کەمە بچین سەر وێنەکانی بەرپرسەکانی خۆمان بە بزانین خوێندنەوە بۆ جوڵەکانی ئەوان چۆن دەکرێت چونکە دیارە هەڵسوکەوت و مامەڵەی بۆ نمونە خەڵکی خۆمان لەگەڵ ڕۆژاوای ئەوروپا و ئەمریکەکانە دەبێت جیاوازیەکی زۆر ئەم وێنەیە ماوەساوکار دیارە سەرۆکی پەرلەمان سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و دوو جێگرەکەی سەرۆکی پەرلەمان هەر سێ و چوارێکی کە پێکەوە وەستاون ئەگەستانش بخێنە سەر دەستیان سەرەتا سەرۆکی پەرلەمان وەستانەکەی جیاوازە بەڵام بیریشمان نەچێت ئافرەتە و جێگری سەرۆکی حکوومەت بە هەمان شێواز جیاوازیان هەیە لەگەڵ سێلایەنەکەی دیکە چه خوێندنەوەیەک بۆ دەستیان دەکرێت گەل لە دەستیانە دەست پێ بکەین سەرۆکی پەرلەمان جۆرە لە دەستەکانی جۆرێک لە شێوازی تەقلیدیە بەڕاستی ئەگەر دەستەکانی بەر بداتەوە و هاوشێوەی دەستەکانی سکرتێرەکەی خۆی ڕەنگە باشتر بووایە بە گونجاوتر دەرکەوتە جۆرێک لە ئەم شازە دەستگرنە زیاتر لە پرسەکانە باوەیان لە پرسەکانە کە تۆ لە دۆخێکی خەمگینی یان کەسێک بە گەورەترە بینیان کەسێک بە بەهێزترە بینی بەم شازە دەزەگری بەڵام زۆرێک لە خانمان بەم شازە دەرەکەون دەشێت وەکو خویەک وابێ دەستەکانی جێگیری سەرۆکی حکوومەت ئەگەر ڕوخساری ئەگەر ڕوخسارەکە ئەگەر فۆکسکرێن ببینرێ پێشترگە لێور ببینەوە بینین ڕوخساری جۆرێک لە بێتاقەتی پێوە دیارە دەستەکانیشی بە هەمان شێوازە دەتوانین بڵێن پێکەوەی دروستکردنەوەن دەستەکانی و لەگەڵ ڕوخساریان دەبینی کە جۆرێک لە بێتاقەتیان بێزاری هەیە بەڵام ئەو جۆرە لە دەستگرتنەگە ڕوخسارێکی گەشت و زەردەخەنێکی لەگەڵا بێ جۆرە دەستگرتنێکی گونجاوە سکرتێری پەرلەمان مۆبایلەکەی لە دەستی چەپایە و دەستەکانی گونجاوە تا ڕادەیەکی پاش جێگیری سەرۆکی پەرلەمان هەیە من هەورم بەڕێستێ منەمراوی کە ئەبینی جۆرێک لە نواندن هەیە کە سنگی خستۆتە بەرز کردوێتەوە و دەستەکانی بەرداوەتەوە و سەریشی تا ڕادەیەک بەرزە من مسەیتەرم من بەهێزم بەڵام دەتوانین بڵێنەوە بە شازێکی
خۆویستانە تا ڕادەیە سینەریۆ، یعنی ڕێک کراوە تا خۆی ڕادەیەک بەڵێ دەتوانین بڵێن ئامادەکاری بۆ کراوە خۆیان هەستێک نییە لە مێشکەواتە بێت سەرۆکی حکوومەت لە ڕاستیدا باشترین جۆری وەستانی هەیە و ڕێخستنی پۆشاکەکانی دەستەکانی سەری زەردەخەنەی پێم وابێ بەهێزترینی دەستپێکی کابینەکەشی بوو ئێستا ڕەنگە خوێنەوەی جیاواز خانەخوێ بووە لە شوێنەکەی خۆی ئەمە ڕۆڵی هەیە و لە سەر قاچەکان ئەگەر قسەیەکەین بەڕێ سەرۆکی حکوومەت باشتر بوو قاچەکانی و ژمارە حەوت وا بووە حوتی کوردی کە لەبەرەوە تایتڵە دەست خۆشکەلاتان برد بەڵام بینیت کە قاچی ڕاستی کەمێک بەرەولای سەرۆکی پەرلەمان و سەرۆکی جێگرەکەی خۆی ڕۆڵان بڵێ تا ڕادیواتە وەکو ڕێزێک کە وەکو دۆخێک کە میوانداریانەکات دەشێت تا ڕادێک لانگری پێ دیار بێت باشتر بۆ قاچەکانی و قاچی هێ من هەورانی وایە کە ئەو کاتە هاوسەنگی ڕاگرت لە ئەنگری پێوە دیار نەبوو بەڵام لە هەموو حاڵەتێکە وەکوتم زمانی جەستەی بەڕێزیان بەهێزتر دەرەکەوێت لە ئەو مەجلیسەی کە هەیە ئەوەی کە هەیە سکرتێر و جێگیری پەرلەمان لەگە سەرۆکی حکوومەتە لای ڕاستەوە کە ئەبینی شانەکانیان لە یەکتر دراوە سپەیسەکان سفر کراونەتەوە بەڵام لەبلاوە سەرۆکی حکوومەت و لەگەڵ سەرۆکی حکوومەت لەگەڵ سەرۆکی پەرلەمان و لەگەڵ جێگیری سەرۆکوەزیرانە سپەیس هەیە دەتوانین ڕۆڵی ئافرەت لە کولتوری ئەمە ڕۆڵە بینێ بەڵام لای ڕاست وەکو ڕێنگیەکی بۆ دەکرێت عادەتەن با ئێمە شتێک بزانین من دەمەوێت ئەنی وەڵامی ئەوەش وەرگرم بۆ نمونە لە کەلتوری ئێمە ڕەنگە ئەوەندە سەرنج لەسەر جل نەدرێت ئیلا مەگەر لە هەڵبژاردنەکان بە ڕەنگی حزبەکەی خۆی جلێک لەبەر بکە یاخۆت شێوازی جوڵانەکان وا ساوکار زۆر جار بۆ نمونە ئێستا ئەگەر سەیری هەندێک بەرپرسی ئێمە بکەی ئەمانە هەمووی کۆمەڵایەتین واتە خەڵکانێکی کۆمەڵایەتین جوڵەکانیان لەناو دیوەخانەکانیانەوە هێناوە کاتێک دەچنە سەر منەسەیە کە ڕەنگە چاوی جیهانیشیان لەسەر بێت ئەتوانین حساب بکەین بۆ نمونە ئەم جوڵەیە کە لە دیوەخانەکەی فێر بوو بێت بڵێ نەما پێوەستە بە ئەتەکێتەوە خوێنەوەی جیاوازی بۆ کرێت دەستخۆش لە مەسلەی جلوبەرگەوە کە قسە بکەین بە تایبەتی لە سیاسیەکان زۆر بە باشی ئیسەسە جلوبەرگەکرێ بە تایبەتی جلە فەرمیەکان باشترین جلجلی ڕەنگی نیلی و لە ڕەنگی ڕەش دواتر قاوەیەکی کاڵ ئەمانە گونجاون بۆ سیاسەکان و جلوبەرگی فەرمی جلوبەرگی نافەرمی بە پێی جۆری کۆبوونەوەکان بە پێی جۆری دانیشتەکان ئەمانە بێ ڕێک بخرێ لە ڕیباتەکەیە مەسەلەن زۆر سیاسی بینێن ڕیباتێکی نەخشدار لەسەر کراسێکی نەخشدارە بەستێ گرفتە و چاکت کاتێک کە نەخشدارە بێ کراسەکەی ژێری سادە بێ نابێت لێ کاتە هەردووکیان مەسەرەن نەخشدار سامانە خوێندنەوە بۆ ئەم ڕسمە خوێنەوە بۆ ڕیباتەکان دەتوانی بکەی کە ڕێنگەکانیان جیاواز بۆ ڕیباتیان بۆ کۆی جلوبەرگەکان نەتوانین بڵێ ئەگەر وێنەکەمان پیشان بنەوە زۆر بەخێرایەر چەند دەرفەتمان کەمە بەس یەک نقطەی گرنگ بەشێک لە کۆبوونەکانی سیاسەکان لە ناو ماڵەکانی خۆیان ناکرێ دەشێ ئەمە زۆر نافەرمی دەرکا خۆ ئەو وەسفێک کە بەڕێز کرد زۆر گونجاوە جلەکانی بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت گونجاوە بەڕاستی لە ڕووی ئەتەکێتەوە و سەرۆکی حکوومەت بە هەمان شێواز ئەگەر دیقەت بین سەرۆکی حکوومەت لە دوگمەی چاکە دوگمەی بە سەرەوەی داخستووە دوگمەی خوارەوە داخراوە ئەتەکێت واخوازێ لە ڕووی ئەتەکێتەوە جلوبەرگی هەرسێکیان لە ئەو بەڕێزانە گونجاوە و خانمەکان جلوبەرگی کوردی تاوا لە ئەتەکێتی کوردیا زۆر گونجا بەڵام ئەو جانتایی کە هەیە لە پشتی سەرۆکی پەرلەمانەوە باشتر بوو بۆ شێوازان دەرنەکەی و جلەکانی سکرتێری پەرلەمانش ڕەنگە تێبینی و قسان لەسەر هەبێت بەڵام بەگشتی زۆر گونجاوە زۆر باشەوە ساوکار زۆر بە کورتی دەمەوێت ئەم وەڵامە وەرگرم بەرپرسەکانی ئێمە بە گەورە بچووکیانەوە لەسەر شاشە ئەوەندەی کە خۆ تەجروبەت کردبێ ناخیان جوڵەی جەستیان لەگەڵ قسەکانیان تا چەندە ڕاستگۆ بوون ڕاستی مەسایلی سیاسیەکان لەسەر گۆی زەوی جەماوەر چۆنەڵی بە تەرکیزەوە گوێ لە قسەکانیان ئەگرێ ڕەنگە بەداخەوە سیاست و هەندێک پیشە واوێ ناکراوە کە لەگەڵ ناڕاستیە ئاوێتە بوون وێ زۆر کات سیاسەکانی ئێمە بەڕاستی بە گشتی هەمووی ئەبینین کە بە تایبەتی لە بانگەشەی هەڵبژاردنە ئەبینین کە قسەکانیان لەگەڵ زمانی جستان یەک نایەتەوە واتا پێچەوانەی هەیە بە تەکید بەڵام زۆر کاتیش هاواتایی هەیە واتاوەکو یەکترن هەم زمانی جستان هەم زمانی قسەکردنەوە کۆرزبینینی ئەتەکێت لە ئەتەکێتی گفتوگۆکردن ئەتەکێتی جلوبەرگ ئەتەکێتی گشتی و زمانی جەستا پرۆتۆکۆل لەم بواردا بەڕاستی تێبینیان لەسەرانی پێویستە ئەنی گرنگێکی باشتر بم بەخۆیان بەتابەتی وڵا ڕێستان زۆر خۆشحاڵنەری زمانی جەستە سپاس خۆشحاڵ نەبڵێ بەڕێز سپاس منیرانی عزیز دەچمە لای تەوەری سێیەم کە بە دۆکیۆمنتکردنی تاوانەکانی کیمیابەرانی هەڵەبجێ بەڵام پێشوەی بچمە لایەوە بابەتە دیارە دوێنێ کتێبێک لەسەرەوەی کە لە هەڵەبجە چین بینی بڵاوکرایەوە
سامان فەتاح پاملێرمان ڤیدیۆکی بۆ ئامادەکردوین و لەو مەجلیسەی کە کتێبەکە بڵاو کراوەتەوە ڕای چەند کەسێکی بۆ وەرگرتوین با پێکەوە بچینە لایەوە ڤیدیۆ دەگەڕێنەوە لاتان. ڕاستی دوکمنتاری بۆ هەر تاوانێ بکرێت لە هەڵاتێکە پێویستە ینی زۆر بە وردی و زۆر جایم کرێ بۆیە لەگەڵ دەستخۆشی زۆرم بۆ بەڕێز برایم هەورەمانی کە لە هەوڵی تا کەسی خۆیان چەند زنجیرێک هەوڵی داوە کە دوکمنتی بەڵگەکانی تاوانی گەمەبارەی هەڵەبجە بکات ئەم جاریان لە زمانی شاد حاڵەکان تاوانەکەی باسکردووە ئەمە وەکو جێڕانەوەی زیندووە و ئەمەش گرنگی خۆی هەیە بۆنەوەی داهاتوو بۆ ئەوەی ئەم جێڕانە بەتایبەت بنەوەی داهاتوو بگات کە چۆن تاوانی کیمیابەران ڕووی داوە و خەڵک لەو ساتە لە چه حاڵ و ساتێکا بوون. تاوانی کیمیابرانی هەڵەبجە بەڕاستی زۆر لەوە گەورەترە کە لە ئاستی تاکات هەوڵ بدرێت کە دوکمنت بکرێت بۆیە ئەمە پێویستی بە دەستگاکی گەورە هەیە پێویستی بەوەیە کە حکوومەت خۆی بێتە سەرخەت و دەستگایکی تایبەت دانێ ئەم دوکمنتانە یەکە کۆکاتەوە چونکە ئەم تاوانە و چەندین ساڵە بەسەراچێونەوە دوایەوەیەت کاڵە بێتەوە بۆیە پێویستە بەڕاستی دوکمنتێکی زۆر کۆ بکرێتەوە هەچەنە هەوڵی تا کەسی هەیە و بەڕێزگا برایم هەورەمانی بەڵام ئەمە بەڕاستی ئیشی حکوومەتە چونکە بودجێکی گەورەیەوێ و خەڵکی وەرگێڕ دەسەر زمانە زیندوەکانی جیهان بۆی زیاتر بە جیهان بناسێ بۆی ئەو تاوانانەیە کە بەسەر کوردە هاتەوە زیاتر لایەن خەڵکانی ترەوە بناسرێ. بەڕێزن سپاس باشبێ. طبعا هەموو وڵاتێک ینی مێژووە گەر مێژوو نەبێت مەسەلەن ناتوانانی لە گەورەی هەندێک گەل تێبگەیت ئێمەوەی کە هەمانە مەسەلەن ئیسپاتی وجودمان کار لە دنیادا و کە ئێستا هەمانە پێویستە بە خاوەنی مێژوویەک بین بەداخەوە ئەم مێژووە زۆربەی ئەو شتە مێژوانەی کە هاشمانە ئێستا لە وڵاتانی دەرەوەیە یعنی ئەگەر بڕۆیتە ئێرانەوە شتەکانی ئیمارەتی بابان و بۆتان و ئەمانە زۆربەیەوە تا لە ئێران هێنی شتەکانی مەسەلەن دکمنتەکانی ئینانەی ناوچەی بادینەن ئەوە تا لە تورکیا و لەمانە بەعزێکیوت ئەمە چییە لە ئینی ئەوەیە کە ئێمە مەسەلەن ئەوەنەی کارمان لەسەریشی ئەوە نەکردووە کە ئەم کارەسات هەم تاوان و ئەو ڕۆژانەی کە لە ژیانی کوردەواریدا ڕوویداوە بتوانین تۆماری بکەین و دینی بکەین چەند هەوڵەکان هەیە و خەڵکێکی هەبووە هەوڵێکی هەرچەنە بچووکی یاوە بەڵام ئێستا بۆتە بە کەرەستێکی باش و خەریکی این کاری لەسەرەکە پێویست بەوەکە کە ئەکادیمی وەکو گەلانی تر بتوانین ئێمەش بۆ ئیمکاناتی کە ئێستا هەیە و ئەو هەموو تەکنەلۆجیا و کەرەستانی کە هەیە لە بەردەستمانە بتوانین بە شێوازی جیاراجۆر دەریخین بۆ ئەوەی کە ینی گەلانی دنیاش بناسرێ و کە گەلێک هەیە لەسەر لەم دنیا ئاژی کە گەلی کوردستانە و خاوەنی کەلتورە خاوەنی مێژووە خاوەنی مەسەلەن پارچەی ئەرزیشە لەم دنیادا.
لەسەر کتێبی لە هەڵەبجە چیم دی ڕاستەخۆ هەر لە هەڵەبجەوە میوانداری نووسری کتێبەکە بەڕێز کاک ئیبراهیم هەورامانی دەکەم. کاک ئیبراهیم زۆر سپاس بەوە دەرفەتە. دەمەوێتکەم پرسیارمەوە بێ ئامانجد لە کۆکردنەوەی ئەم دۆکیۆمنت و بەڵگانەی کە بە ناونیشانی لە هەڵەبجە چیم دی چییەوە کتێبەکە لە چیا خۆی دەبینێتەوە؟ سپاس بۆ دەرفەتی بەڕێستان باشیتان بە ئێمە. دیارە کتێبی چیمدی یەکێکە لەو زنجیرە کتێبانەی کە لە پرۆژەی بە دیکۆمنتکردنی بەڵگەنامەی زارێکی لەسەر دۆستەی کیمیابارانی هەڵەبجە هاتوۆتە بەرهەمکردن. لە ڕاستیە ئێمە وەکوونەتەوەی کورد کە بە هۆی هێرشەیەک لە دوایەکانی ڕژێمە جیاوازەکانی حکومە عێراق تووشی جینۆساید و قات و قڕی و لە ناوبردن بووینەتەوە. بۆیە پێویستە ئێمە بتوانین لە کۆی ئەم هەموو تاوانانەی کە دەرهەق بە ئێمە کراوە کۆی ئەو هەموو بەڵگانە کۆبکەینەوە تاەوە لە دوایینەوە ئاگادار بن لەسەر وەزع و با بڵێن لەسەر ئەو هەموو جینایەتانەی کە بەرامبەر بە نەتەوەکەمان کراوە. دیارە بۆ خۆشتان دەزانن تەواوی ئەو هەموو تاوانانەی دەرهەق بە نەتەوەی کورد کراوە وێرای هەڵمەت و هێرشی دوژمنکارانەی دوژمنان هەموو ئەو قوربانیانە بوون کە بۆ سندنی مافی ڕەوای گەلەکەمان بەجێ ماون. من وەک خۆم هەستم کرد کە ئێمەش وەکو تەواوی ئەو نەتەوانەی کە جینۆساید زەدەین پێویست دەکا کۆی ئەو بەرهەمان با بڵێن ئەو دیکۆمنتانە کۆبکەینەوە بۆ ئەوی لە فەوتان ڕزگاریان کردین. یەک لەو دیکۆمنتانە دوکۆمنتی بەڵگەنامەی زارێکیە کە ئەم دیکۆمنتانە بەداخەوە لەگەڵ تاوابوونی کادیا لەگەڵ ڕۆشتنی تەمەنە دیکۆمنتەکانیش ئەگەر بێت و مشورێکیان نەخۆین لە بین دەچین. زۆر باشە کاتە دۆکیۆمنتەکانی ڕاستە پێشتر لە مێژووی کتێبخانەی کوردیا کتێبەکەی ئەحمەد خواجە هەیە بە ناوی بەڵێ بەڵێ کاک ئیبراهیم دەمەوێت بزانم کۆکردنەوەی دۆکیۆمنتەکان وەکاماژەت پێکرد لە هەم لە ڕووی زارێکیەوە وەرزگرتووەوە هەم لە ڕووی بەڵگە و دۆکیۆمنتەوە زانی کە ئەم کتێبەش بە هەمان ناو بێت بۆ ئەوەی کە ئەو شایەت حاڵانەی توانیویانە چیان بینیوە لە کاتی تاوانەکە بیخەنە ڕوو. زۆر باشە ببوورە جۆم لە سەوتەوە نییە. کاک ئیبراهیم ببوورە ئایا کۆکردنەوەی دۆکیۆمنتەکان لە ڕووی زارێکیەوە و لە ڕووی بەڵگە و دۆکیۆمنتەوە ئەو کارە ساتە زەقانەی کە بەم شێوازە کۆت کردوونەتەوە لە هەڵەبجە گەرچی کۆی پرۆسەکە پرۆزەیەکی تاوانکارانە و جێنۆسایدانە بوو بەڵام چی زیاتر زەق کراوەتەوە چیرۆکێک بێت کە ڕاستە بۆ داهاتوو بۆ نەوەکانی داهاتوو هەرچی هەبێت جێگەی بایەخ و گرنگی خۆی هەیە بەڵام لە ئێستادا ڕەنگە شتێکی نوێ بێ بۆ ئێمەمانان کە لە چیرۆکانی در جیاواز بوو بێت و نەمان بینیت بێت و نەمان بیست بێت. نەتەوانەی کە ڕوبەڕووی جینۆساید بوونەتەوە خاوەنی چەندین حەکایەت و چەندین بەڵگەنامەی دوور و درێژین کە پێویستەکە ئەوانە هەمویان لە فەوتان ڕزگاریان بێ. دیارە ئێمە وەکو نووسەرێک و وەکو ئامادەکارێک بە درێژایی ئەم شەش زنجیرەی کە ئەنجاممان داوە توانیمانە نەسەن بەڵگەنامەکان بە ئامانەتەوە وەکو خۆی بگوازینەوە. ئەو شایەت حاڵانە باسییان لە چۆنەتی ڕوودانی با بڵێن لە چۆنەتی ئەنجامدانی تاوان و هێرشەکە کردو بۆ سەر هەڵەبجە و چۆنێتی ڕوبەڕووبوونەوەیان لەگەڵ مەرگ و خۆ دەرباسکردنیان بووە و هەندێک لە شایەت حاڵەکان توانیویانە دیمەنی زۆر سەر سوورهێنەر بە تایبەتی ئەو شەهیدانەی کە تا گیان لە دەستدانیان ململانەیەکی سەختیان لەگەڵ ژیان و مەرگا کردووە جێڕاوەتەوە. سەرباری هەندێک وردەکاری تری ئەو هێرش و پەلامارانەی کە ئەنجام دراون بە تایبەت لەم کتێبەی کە دوێنێ لە مەراسیمێکی بڵاوکردنەوە و ناساندنا بڵاومان کردەوە ژمارە و با بڵێن ناوی هەموو ئەو تیپ و لەشکر و گروهانەی کە لە هەر سێلا با بڵێن لە هێزی ئێران و لە هێزی عێراق و لە هێزی پێشمەرگەی کوردستانیش کە بەشداریان کردووە لەو جەنگەی لە گۆڕەپانی هەڵەبجە و ناوچەکە ڕوویاندا ئاماژەمان پیاون قەبارەی خەسارەتەکانمان لە ڕووی جەنگەوە خستوۆتە ڕوو.
لە ڕاستیشدا هەندێک وێنەی دیکۆمنتاریمان نیشان داوە کە پێویست دوا بوو لەگەڵ جێڕانەوەی بەڵگەنامەکانە با بڵێن بەڵگەنامە زارەکانە لە کتێبەکاتەوە جودیان هەبێت. زۆر باشەکە گیرایم تا چەندە ئەم دۆکیۆمنتانە هاوکارن بۆی کە سبەینێ بۆ نمونە هەر هیچ نەبێ حکوومەتی عراقی کە بیەوێ قەرەبووی هەڵەبجە بکاتەوە پاڵپشتە بۆ ئەو خەمڵاندنیانەی کە ئێستا باست کرد بە تایبەتی لە ڕووی زیانەکانەوە. شاید حاڵێکی ئەم تاوانە بڵێن حکوومەتی عێراقیە بچەسپێنێ و ببێتە مای ئەوەی کە لە ڕووی معنەوی و لە ڕووی مادیشەوە خەسارەت و زیانەکانی قوربانیان و ڕزگاربوانی ئەم هێرشە بەیان بکە. لای هەمومان ئاشکرایە کە دیارە ئەنجامدانی تاوانێکی لەم چەشنا هەر وەک تاوانی هۆلۆکۆستی جوولەکەکان دەستی پۆلپۆت و ئۆتۆم بارانکردنی هێرۆشیما و ناکازاکی و چیمیا بارانکردنی مەرزە بۆ تۆی ئیتالیا و چەند شوێنێکی دیکە وەکو جەنگی ئەمریکا و ڤێتنام ئەمانە ئەو نەتەوانە بۆ خۆیان توانیویانە بەڵگەنامەکان کۆبکەنەوە و بیکەنە سەرچاوی. زۆر باشە تا چەندە بە ئەرکی نووسەرانی دیکەی هاوشێوەی جەنابەت دەزانی لەوەی کە ڕەنگە هەر کام لە گۆشەنیگایەکی هەڵەبجەوە گەر هەستێ بە کۆکردنەوەی ئەم دۆکیۆمنتانە دڵنیام دەتوانێت دنیایەک دۆکیۆمنتی بەهێزتر و چیرۆکی نەبیستراوتر کۆ بکاتەوە. واتە چی تێ بۆ نووسەرانی دیکە بۆ خەڵکی دیکەی ڕۆشنبیر کە دەست بە کۆکردنەوەی ئەم دۆکیۆمنتانە و نووسینی کتێبی نوێ بکەن لەسەر هەڵەبجە؟ من بەر لە هەموو شتێک سوپاسی و دەستخۆشی خۆم بۆ هەموو ئەو هاوکارانم هەیە کە تا ئێستا توانیویانە چەندین کتێب و دیکۆمنتاری لەسەر هەموو تاوانە جۆرا و جۆرەکان کە ڕوبەڕوونەتەوە کەمان بۆتەوە وەکو چیمیاباران و ئەنفال و قەت و عامی دەستە جەمعی و ڕاگواستنی لادیەکان و شەڕ بردومانکردنی قەسفی هەفتا و چواری هەڵەبجە و قەڵازێ و گوندەکانی تر کە ئەو ئیشانە کراوە. بەڵام بەداخەوە کۆی هەموو ئەم کارانەی کە ئەنجام دراون تا ئێستا هەوڵی تاکە کەسین نەتوانراوە لە هەوڵێکی دەستە جەمعیا کۆ بکرێتەوە و تا ئێستاش حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت و وەزارەتی معنی نەیتوانیەوە بە جددی ئاوڕێک لەم قەزێ باتەوە و سنتەرێکی توێژینەوە و لێکۆڵینەوە و با بڵێن کۆکردنەوە و دیراسەکردن لەسەر ئەم کەیسانە ئەنجام با کە بۆ خۆشتان دەزانن کاری دەستە جەمعی زۆر سەرکەوتوترە تاکو و کاری تاکە کەسی و لە کاری دەستە جەمعیشە بودجەیەکی باشتر و بەرفراوانتر و دەوڵەمەندتر بەدەست دێت هەتاکو هەوڵە تاکە کەسیەکان. من لێرەوە تەمەناکەم نووسەران جدیتر بیر لەم بوارە بکەنەوە بۆ ئەوەی نەتەوەکەمان و گەلەکەمان پێویستێکی زۆر گرنگیان بەم دیکۆمنتانە هەیە و ئێمەش وەکو باقی نەتەوەکانی دیکە هیچمان کەمتر نییە دەتوانین ئەم هەموو دیکۆمنتانەی کە هەمانە لە ناوچوون بیان پارێز. زۆر باشە کاگیران تا چەندە گرنگە ئەم دۆکیۆمنتانە وەکتی هاوشەوەی کتێبەکەی جەنابەت هەڵبگەڕێتە سەر زمانەکانی ئینگلیزی و عەرەبی زمانەکانی دیکە بۆی کە هەم عەرەبەکانی خۆمان لە عێراق و هەم خەڵکی بیانی بزانن لەوەی کە چ کارە ساتێک لە ناو هەڵەبجەدا ڕوویداوە. بە بڕوای من چەندێک گرنگە ئەم دیکۆمنتانە کۆ بکرێتەوە و بخرێتە دووتێ کتێب دوو ئەوەندەش گرنگە کە تەرجمە بکرێت بۆ سەر زمانە زیندوەکانی دنیا و لە تەواوی ئەو وڵاتانێشی با بڵێن ئەو نەتەوانەی کە وەکو ئێمە جینۆساید زەدەن ئەوان توانیویانە هەموو کۆی ئەو دیکۆمنتانە بە تایبەت دیکۆمنتی نووسرا و بۆ چەندین زمانی زیندوی دنیا بگۆڕن. ئێمە ئەمڕۆ لە هەموو شتێک زیاتر پێویستیمان بەوە هەیە کە گەلانی دۆست و گەلانی دراوسێ وڵاتانی جیاجیای دنیا لەم کەیسانەمان ئاگادار بکەنەوە.
گرنگ نییە ئەمە بەتەنا خۆمان بۆ خۆمان مێژووی خۆمان بزانین بەڕاستی ئەهمێتی با بڵێن بە تەرجمەکردنی بە وەرجێڕانی ئەم کتێب و بەرهەمانە بۆ زمانە زیندوەکانی دنیا ئەویش جارێکی تر من دەتوانم بڵێمەوە ئەرچێکی سەختە بە تەنها دەوڵەت دەتوانێت لە ڕێی ئۆرگانێک یا سنتەرێکی تایبەت بە وەرجێڕانی زمانەوە ئەم زەحمەتە لە کۆڵی نووسەران با بڵێن لەسەر شانی نووسەران سووک و کەم کاتەوە. زۆر سپاس بۆ بەڕێزی براییم هەورامانی نووسری کتێبی لە هەڵەبجە چیم دی کە لە هەڵەبجەوە لێرەشەوە دەمێ ئاماژە بەوە بکەم هەر وەک چۆن کۆکردنەوەی ئەم دیکۆمنتانە هەوڵی تاکە کەسین بە وەرجێڕانی ئەم کتێبانە بۆ زمانەکانی تری دنیا ئەویش هەر هەوڵێکی تاکە کەسی هەیە ئەگەر سەری کتێبخانەی کوردی بکەین دەبینین هەندێک لە کتێبەکان وەرجێڕاون بۆ زمانی ئینگلیزی یا زمانی فارسی یا زمانی عەرەبی. زۆر سپاس کاک ئیبراهیم کە لە هەڵەبجەوە میوانمانە بووی سپاس بۆ زانیاریەکانت. ئازیزان و خۆشەویستان پامی ڕۆژێم ڕۆژمان بەم شێوازە کۆتایی پێات بۆ هیوای کابرگۆ بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت. زۆر سپاس بۆ بینەریتان تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ.